السلام عليكم ورحمة الله وبركاته. فيري كردستان بالشرق الباشور كردستاني وید وان 2 ساعته دا خود حس کرد برنامه پاشیف شوی که راستا کو جرایت پیشکش کردن. برنامه پاشیف افشوه برنامه پاشیف پنجه ایدیت نوا برنامه پاشیف دا خود حس کرد هم 2 ساعتاش ده هم پشتی پاشیف جام پیشکش کردن خلق به توایل جهان به پاشیف پنجه افشوه خون پاشیف و خیر و برکت و صحت بت ان شاء الله. خود روزین وجد همی بسرمان قبیل کرد و خود دعایت و قبیل کرد الله این هر صحت دابجین هر کیف و خوشی دابجین هر جایی که جهان بن ایدی هم ده دست برنامه خوی افریقا کین یه پاشیو فیبتیجی مدویت از افریقا بحث اسراف بکند نوا برنامه دو چیکه بوبته هاتی حاضر کردن هم اسراف جهانی یعنی آیین اسلامی و چواتی بحث کردن هم جوالی تندرستی و کاچن کاریگری خراب سر لشمروبی فیبتیجی معده یعنی کو گدای کد چا کاریگری خراب سر هبلی تشته هری دیار نوا رمضان دا سفره که موازن تیت دانین وقتی پاشیو و فتاریجی تایبتی فتاره اشکال انواع خارنه تینه داین ده پشتی یعنی در بازمینا یعنی بانکدانه و دست فتاره کرنه بشکی گلکی کیم شو خارنه تیت خارن پشتی اینگه بشکی زور تیت هاوتن آین اسلام دا که گنه هاوه اسرافه چند موازن هاتی بحث کردن جالیه که دنجی و بحثا اسراف دنجی تمامی هاتی کردن یعنی نه بس اسراف خارنه یا هی اسراف آخفتنه یا هی اسراف زیاده پاره صرف کردنی کرین و تشتا زیاده تایبتی هم بحث نکردیم مثلا خالی که هی 2 موبایل تین کاو چاپ اسراف تحسب کردن لیل دست پی که ام دی برف پاکیجه کی وبچین بری ام مهواداری ما مستای که آینی بکین نوا برنامه دا خود حس کت ام دی برف دیاربکری وبچین تشتکی هری جان را مشتکی هری جان نوا باکوری کردستان بگشتی تایبتی جل باکوری کردستان یعنی دیاربکری هیا او جی دانانا چادرت مازنه نوا جهین گشتی دا بلاف کرنا فتاریه جوی سروان خلکی اوه یعنی دستیوانا کرد پی یعنی پیتوی هاری کاری هبتو خطابی جید گل وی خلکی دست کرد هدی فتاریه جید خون هم دی برف دیاربکری و بچین کابزانی چند جا اف چادرت مازن تینه دانین و خلکی زنگین چا بحثی وان چادرات که چنکیش میجه جی اف روشتی هنت نوا دیاربکری تایبتی جید باکوری کردستان بیشتی هیا برف دیاربکری و پاشیف بردام هین جید وان 2 ساعته دا کمتر نزیده تر گل مداوم اف در میدان شیخ سعید آدناف دیاربکر ده به صدان روژیکر جبوکو بفترن کتن دورا خارنه دناف دوره ده زیادتر خواندکارن زاننگه هنکو جمالواتن خوا دورن خواندکارن کو به هفره دخانین کری ده دجین به هفره هر ایوارتن لوی کونی دفترن والله خوش الحمدلله سبتم من شوام خواندوان مجبورم تینه وادره لما دو جماعات صراحه نحل قاسي قال ابوي لو باحترامي بس كان ميزن ان شاء الله شارداری بازار مازن به سالانه کو وی کفن شوپی دمشینه روزی کرن کم درفت به مغرب رتن و داره خارن خو دگرن او لبندا بانگا ملاینه لګوري د خویانیا رهبرن شارداری روزانه 9000 کس لوی کونی دفترن هر روز جورن خارن تن گوهرتن لګل خارنان شیرناهی جیته بلاف کرن روزی پرخوش در واسطه به ام لبنان که یمک ددن ملت کیف کش خورا ام لبنان که 1000 عب یمک ددن ام 1200 فلان جی زیاده تر ددن 250 عب زیاده تر ددن فرنگ واجه فرش پیلاویه شوربه آب خرمه تاطلی بقلاوایه یعنی هر رو پیشا ششیتم دادن لیچونا خارنان جوالی شارداری و تدابین کرن ای سال جاره یکمینه کو پارتیا کوماری یا گل جه پجی لدیاربکر کونه فتاره ودده حتی دایا رمضانه هر روز دوان کونانده ده خارن ورن بلاف کرن حسن کسن کردستان 24 دیاربکر پرستیجی هم کاری که جان جالی زنگین دیاربکر تایبتیجی بیشتیجی باکوری کردستان تکرم پیویای کل باشور کردستان جی اف کاری هنی جان جالی زنگین باشور کردستان جی و بتکری یعنی بشوی که گشتی چادر بینه دایم زنگین وی هاری کاریا خلقیت کن تایبتیجی وی خلقی کو ج ناف چندن یعنی کوجبر و هم آوره بون نوا باشور کردستان داد مینن بس ایدی اف
افکاری هنیجی بتکرین دیت استکی جان بت بیو کی افکاری هنی بتکرین نوا باشوری کردستان ده ام ده دست به توری خو یکم کینو توری آینی مجار آینی و ابروکه جو کمال دست به که بحث کردی ده سر بحثا اسراف و زیاده روی یعنی تبذیری بد گشتید نوا اسلامی دا چه وقتی بحث کردن نه جالیه کیش و آیات القرآن سر وکی هاتین ایدی موافق خلقی هیا پاره صرف کن رازیل نبنی جالی که دجیوه یعنی نهیش وکی هاتی کردن کو او یعنی گل اسراف بکن ام دیزاتر وی بابتی گل ما مستا مخلص کوانی پیشنهاد جو تارخین کینت نوا برنامه پاشیر دا ما مستا جان زور بخیر سلامت یا ربی ممنون ما مستا رمضان تام پیروز روزون وشتن قبول است آمین یا ربی لهم ولایتی خوشحالین دو برنامه زنابتان راستی که بەشداری من کە بەرنامەیەکی زۆر جوان و ڕۆنجینە لە بۆ هەرێمی کوردستان و سەرتان سەری مسلمانانی هەموو خزمەت بکەین مامۆستا با لەو دوو ئاەتەوە دەست پێ بکەین لە یەکەمەوە بسم الله الرحمن الرحیم یا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا بەڵام لە لایەکی دیشکەوە دەڵێ بسم الله الرحمن الرحیم وكلوا واشربوا ولا تسرفوا چون بتوانین لە بینی كلوا واشربوا وەکە يعني مما في الأرض ولا بینی ولا تسرفوا وەکە يعني بتوانین ناونجی بین ام بادینیه بحث ئەمە ڕاستەکەی بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا سڵاو و ڕێزم لە بۆ تۆی خۆشەویست و ستافی کەناڵی کوردستان 24 و بە تایبەتی مسلمانانی گشت جیهان و هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی خۆڕاگری قارەمانی هەرێمی کوردستان کە بەڕاستی من وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان خۆم بە قەرزداری هێزە ئەمنیەکان و هێزی پێشمەرگەی کوردستان دەزانم ئەگەر لە سای خۆڕاگری ئەوان و خوێنی ئەوان نەبا ئێستا نەمان دەتوانی ئێمە ئەو ڕەمەزانە ببەرەکەتە ئەوها بەو شێوەیە جوانە بتوانین عیبادەت و خوداپەرستی بکەین بەڕاستی من سڵاوی خۆم لە بۆ خانەوادەی شەهیدان خانەوادەی برا پێشمەرگەکان ئەو برا پێشمەرگەکان کە ئێستا لە سەنگەرن سڵاو و ڕێزیان لە بۆ دەنێرم ئینشاء الله لە دوعایەکان بێ بەشیان ناکەین ولا هەموو عیبادەتەکانیمە خوداپەرستەکانیمە ئەوان بەشدارن بێشک و گومان ئەگەر ئەوان نەبن ناتوانین بەو شێوەیە ئێستا لەو جەوە ئارامە و لە کەشە ئارامەشەمی تەماشەوان و گودارە یعنی پێشمەرگەی تایبەتیژی هێزین ئەمنیژی گشتی بەر نەکەش داوە بەڵێ دەینەوە ئیسراف بەخۆی دوو شەمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام لایەکیان پێدەرێن تەبذیر لایەکیان پێدەرێن ئیسراف بەس یەک فەرقیان هەیە تەبذیر ئەو شتەیە کە ئینسان لە شتی بێکەڵک سەرفی بکە هیچ ئیشێکی پێ نەبیت بچی بیکڕی و سەرفی بکە یان لە تاوانکاری سەرفی بکە ئیسراف چییە؟ ئیسراف ئەوەیە کە بەڵێ ئیشت پێیە و دەخورێ تاوانیش نییە حەلالەن تەیبەنە وەکو ئەو ئاەتەی تازە باسمان کرد بەڵام زیادە ڕۆیی تێدا لە زیادە پێویست وەکو ئەوەی پێویستن بە بەرداغا ئاوێکە بەڵام من 5 گڵاسی ئاوم لە کاتی فتار شەربەت و ماستا و 3-4 نەوع شەربە 3-4 نەوع ماستا و یان ئاو شتم داناوە بەس خواردنەوە جگە لە ئەوەش حەڵالەکان حەلالەن تەیبە بەڵێ حەڵالە لە بۆ ئێمە هەموو خواردنەکان بەڵام زیادە ڕۆیی تێدا کراوە زیاد لە پێویست لە پێشماندانراوە بەخۆی هەدەفی ئەو ئیسلام و مبارەک و پیرۆزە بە تایبەت لە مانجی ڕەمەزانی پیرۆز هەدەفێکی زۆر جوانی هەیە یا ئەیها الذین آمنوا اتقوا الله یان یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون خوای گەورە یەک هەدەف و ئامانجی دانایە دەفەرمێ ئەی ئیمانداران ئێوە ڕۆژیتان لەسەر واجب کراوە نەک لەسەر ئێوە لەسەر ئومەتەکانی بەر لە ئێوەش وەکو مەسیحی و وەکو ئەوانەی ئەدیانەکانی تر یەهودیەکان و هەتا پێشی تر لەسەر هەمیان ڕۆژی واجب بووە هەر یەکە و بە شێوەی خۆی بەڵام ئاماجیاوازن شێوەکانی ئەوە سی ڕۆژی بۆەوە ڕۆژەک بوو ئەوە لە 12 شەو تاکو 12 نیوەڕۆ ئەوەی ئێمە لە بانجی بەیانی تاکو بەیانجی مەغریب شێوازەکانی جوایز بووە بەڵام هەدەفی جوایز نییە خوای پەروەردگار دەفەرمێ هەدەفی هەموو ئاینەکان لە ڕۆژی گرتن لعلكم تتقون تەقوا واتە خۆپارێزی باش خۆپارێزی لە مانجی ڕەمەزان لە چی لە زۆر شت بە تایبەتی لە چێ لە خواردن و خواردنەوە ئەوەی لەو 11 مانگەی ڕابردوو دەمان خوارد و دەمان خواردەوە لەو مانگە دەبێ ئێمە فۆرماتێکی خۆمان بکەین بە خۆمان دابچینەوە بەلایەنی سەحی ئەوەی تەندروستی زەنابتان باز دەکەن ئینشاء الله لایەنی ئاینیش ئەوەیە کە ئەوانەی زیژیان تێرە ئاگەیان لە زگە برسیەکان بی کەلیمەی کوردەواری هەیە دەڵێ ئەوە پەیڕە دەکرێت ئێستا ئەوەی وەکو ئاینی ئیسلام باز دەکات بەخۆی وەکو ئاینی ئیسلام باز دەکات بەداخەوە ناوەڵڵاهی ئەوەی ئەوڕۆ دەیبینین بەداخەوە
مەفهومی ڕۆژوگرتنەکە لە ناو خەڵکدا ڕۆن نییە وا دەزانن بەس برسیەتی و تینیەتیە لە ڕۆژدا ئێوارش بە کەیفی خۆی هەرچی بێتە پێش بیخوا نەخر هەدەفی ئەو ئیسلام و مبارەکە ئەوەیە ئەوانی زیژیان تێرە 11 مان ئاگایان لە زگە برسیەکان نەبووە لەو مانگەدا یادێکی زگە برسیەکان و فەقیر و هەژار و لێ قەوماوەکان مامۆستا زۆربەی دەوڵەمەندەکان مەسەلەن ئەوەش دەڵێن مەسەلەن بە ڕۆژ ئێمە یعنی بەخەبەردەینەوە دەڵێن مەسەلەن خەڵک هەم برسینە هەست بە برسێتی دەکەین بەڵام دوای ئیفتار ئیدی بۆمان هەیە مەسەلەن ئەو دووربین لەو فکرەیە ئەمە شتێکی یعنی حەقی ئەوانە یانیش بە گوناه حساب دەکرێت نا ئەمە دەڵێن باشە زۆر ساکە ئەگەر بێت و مەمنونی ئەوانین ئەگەر لە ڕۆژدا بیرێکی فەقیرەکان بکەنەوە ئەمن لەو باوەڕەدەم ئێوارە لە نیوەی نانی خۆی هەڵدەگری دەباتە ماڵی یەتیمەک دەباتە ماڵی فەقیرێک بەخۆی ناخوا چونکە دەزانی ئەگەر لە ڕۆژدا هەستی ویژدانی جوولابیت بەزگە برسیەکەی فەقیر و هەژاران بەخوا ئەو نانی لە پێشی خۆی هەڵدەگری دەبا لە بۆ جیرانەکان لە بۆ ماڵە هێتیمەکان لە بۆ ماڵە فەقیر و هەژارەکان بخۆن لێتان حەڵاڵە دەڵێن فەقیرەکەش دەڵێن دەوڵەمەندەکەش ئەگە ئێوارە ئیسرافی کرد ئیسرافەر ئیسرافە خۆ نەمان گوتێ بەس لە بۆ دەوڵەمەند ئیسرافە و تاوانە نە لە بۆ فەقیرەکەش ئیسرافەر ئیسرافە زیادە ڕۆی لە بەرچی دەکەی ئەو هەموو خواردنا لەسەر سفرە دادنی هەموو شت پێ ناخورێت مامۆستا دەمەوێت باسی ئەو سفرەیەش بکەم مەسەلەن خەڵک هەیە سفرەی زۆر جوان دەڕازێنێتەوە دەستی هەمی دایک و خوشکا خۆش بێت شڵە خودی خێرەوەنە بنوێسن مەقسەدە ماونینە ئەنێ باسێ وەیەکی بکەین کوکە چەند کۆرێکی خڕۆ مەدوێت بەحسە گونەهەوەی بکەین بەڵام لە لایەکی دیکەەوە ئەوان دەڵێن ئەمە بە مافی خۆمان دەزانین سفرەمان ڕێک بی جوان بی هەموو شتێک ڕێک و پێک بی بە پێی ئەو ئاەتە بسم الله الرحمن الرحیم وأما بنعمة ربك فحدث ئەمە ئەم ئاەتە ئەم بابەتە دەگرتەوە یانیش دوورە لەو واتای کە خەڵک تێگەیشتن بەڵێ ولا تسألون يومئذ عن النعيمش هەیە باشە ڕۆژێک هەر ئاەتێک بەرامبەری ژایەتی کەدێک و ڕێگریمان من دەوڵەمەندم کە دەوڵەمەندم خوا دەوڵەمەندی کردیمە بەڵێ نیعمەتەکەی خوا بە شکرانەی خوای گەورە بە یارمەتیداری فەقیر و هەژاران ئیعلان دەکەم بەیان دەکەم نعمەتی خوایە بە منیداوە فەقیر و هەژارەکان وەرن من لەو بەشەی ومما ڕەزەقناهم ينفقون ئاها خوای گەورە دەفەرمێ دەوڵەمەندەکانی ئێمە ڕزق و ڕۆزیمان پێداینە لە بەشێک لە ماڵی خۆیان دەبەخشن دەدەنە فەقیر و هەژارەکان ئەوە ئیعلانی نعمەتەکەیە بەڵام ثم لتسألون يومئذ عن النعيم دەبی ئاگادار بین ڕۆژێک دادێ لەسەر ئەو نعمەتە ئایا شکرانی خوای گەورەمان کردیە ئایا بە حەڵالی پێیا بووە وا لە پێناو خوای گەورە دەیبەخشینەوە یان نا دەبی بزانانی لێ پێچینەوە یەکە بە یەکە حسابمان لەسەر سفرەکان دەکری مەسەلەن فلانە ڕۆژ ئەوە سفرەت دانەیە ئەو هابووە ئیسرافی لەسەر کرا لەلایەن خۆ بەڵێ ئەرێوەڵە جا ئیسراف ئەمن چ لە جۆرەها تەعام بی جۆرەها خواردن لەسەر سفرە ئەگەر بێت و هەمووی بخورێت تقریبا ناچیتە بابی ئیسراف چونکە فڕە نەدرا چونکە فڕە نەدرا عافیەتیان بی بەڵێم لە باتی 1 کیلۆ زەیتون 2 کیلۆ تورشی لە هەندێک لە زەیتون هەندێک لە تووشی ئەوە نفسی خۆیتی حەڵاڵە بابی خوا عافیەتی بی نەک ئەوەی ئەوەندە بە زۆری دابنی لە بۆ خۆی فەقیرە کەش نەبی بخوا نەخربایی خۆم دادنێن سفرەکەی خۆم بڕا دەڕازێنمەوە بەشی فەقیرانشی لێت دەم وەبی نەچیتە بابی ئیسراف کەوا لە زێدە پێویست و زێدە ڕۆیی بکرێت ئەوە باش لە لایەکی دیکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموێت كلوا واشربوا والبسوا وتصدقوا بەڵێ في غير إسراف ولا مخيلة بەڵێ صدقة کردنیش ئیسراف و دەستگرتنی تێدا هەیە یانیش سەدەقە بە هەر شێوەیەک بیتەوە مەبەستی لێرە ئیشارەتەی زۆر جوان دەدا حەزرەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام دەفەرمێ کوولو بخۆن بەڵام وتەصەدەقوا لەو خواردنەش بکەن بە سەدەقە ببەخشن نەکەی بە تەنیا بەخۆت بخۆی بڵێ بەس من هەم چ لە خواردنە چ لە خواردنەوەیە بیخۆوە بش بەخشە بەڵام لە خواردن و خواردنەوەکەش لە بەخشینیشدا ئیسراف مەکە بەڵێ لە بەخشینیشدا ئیسراف هەیە ئەگەر وای لێ هات پیاوێک هەند ئەوەندەی بەخشی ماڵ و منداڵەکەی محتاجگر ئەوە ئیسرافی پێ دەڵێن لەبەرچی ئەو زیادە ڕۆیت لە بەخشین کرد کە ماڵ و منداڵەکەت محتاج بوو چاکترین سەدەقەیە ئەو سەدەقەیە کە ببەخشی بە ماڵ و منداڵت کە ماڵ و منداڵت تێر بخوا ئەمە زیاتر ئەو بابەتە ناقەشە دەکەین لە ناو ساعتدا بەڵام ئێستا دەچینە لای هاوکارەمان هەم لە هەولێر هەم لە سان پترسبورگ لە رووسیاوە هاوکارەمان لەگەڵمان دەبن بەلێ تەماشەوە نێژە دەستپێکی ئەم دێ بەرەف خۆشەوی محەممەد بەچین
هاوکارمان خۆشەوی لە سان پترسبورگەوە لەگەڵمان دەبێ بزانین لە دەرەوەی وڵات لە دەرەوەی کوردستان بە شێوەیەک بە تایبەتیش لە رووسیا و سان پترسبورگ چون پێشواژنی لە مانگی ڕەمەزانیان کردو لە لایەکی دیکەوەش گۆران شاخەوانی وەردەگرین لە هەولێر بزانین ڕۆژی چوارەمی ڕەمەزان چۆن بەڕێکرا لە یەکەمەوە لە خۆشەویەوە دەست بکەین خۆشەوی ئەم کاتت باش بزانین لە دەرەوەی وڵات هەم لە بوتوو مانگی ڕەمەزان چۆن بەڕێ دەکرێت هەم بەگشتیش لە لای موسڵمانانی رووسیاوە بە چ شێوازەیەک ڕێوڕسمی تایبەت بە مانگی ڕەمەزان لە ئیفتارەوە تا پارشێ و چوونە فەرمو خۆشەوی بەڵێ ئەم کاتتان باش لە شاری سان پیتەربورگین لە بەردەم مزگەوتی گەورەی سان پیتەربورگ هەروەکو چۆن لە تەواوی رووسیا ژمارەیەکی زۆری موسڵمان مەزندە دەکرێت بە 20 ملیۆن موسڵمان لە کۆی 145 ملیۆن دانیشتووی رووسیا هەر بۆیە لێرە پاش چەند خولەکێکی تر دقیق کاتژمێر 45 خولەک بانگی بەرەبەیان دەدات و بانگی مەغریبیش لێرە بە کاتی سان پیتەربورگ کاتژمێردا لێرە مەلای مەغریب بانگ دەدا و موسڵمانانی شاری سان پیتەربورگ ڕۆژی خۆیان دەکەنەوە و هەروەها من دەمێ ئاماژە بە بابەتێکی تر بدەم ئەویش جیاوازی کاتەکانە لە رووسیا هەروەکو چۆن لە شاری سان پیتەربورگ کاتی ڕۆژوگرتن بە 20 کاتژمێر لە ڕۆژێکداوە لە درێژترین ماوەش لە شاری مەرمانسکە کە موسڵمانانی ئەوێ 23 کاتژمێر بە ڕۆژوو دەبن و لە ناوچە جیاوازەکانی رووسیا لە شارێکەوە بۆ شارێکی تر کاتەکان جیاوازیان هەیە ئەوەی کە ئێمە لێرە بینیمان چەند خولەکێک لەمەو پێش موسڵمانان لە شاری سان پیتەربورگ هەر لە دوای نوێژی مەغریب یاخود بۆ نوێژی مەغریبیش لێرە خواردن لە مزگەوت ئامادە دەکەن ئەوانەی کە بە ڕۆژوو بوون هەم پیاوەکان و هەروەها ئافرەتەکانیش لە مزگەوت دوایەوەی کە خواردن ساز دەکەن ڕۆژی خۆیان دەکەنەوە دوایی دەست بە نوێژکردن دەکەن و پاشان خواردنەکەیان دەخۆن پاشان دەست بە نوێژی عیشا و هەروەها سونەتەکانی تر دەکەن تا درنگانێکی شەو تا 12:30 نزیک بە یەک هەر لە مزگەوت دەبێنەوە نزا و پارانەوە دەکەن و تەنانەت دیسانەوە خواردن بۆ پارشێ و هەر لە مزگەوت ئامادە دەکرێت موسڵمانان لە مزگەوت نانی خۆیان دەخۆن و پاشان دەگەڕێنەوە ماڵی خۆیان بۆ چەند خولەکێک دیسانەوە جارێکی تر پاشکەمێکی تر دەگەڕێنەوە مزگەوت بۆی کە نوێژی بەیانی بەجێ بگێن و دواتر دەگەڕێنەوە ماڵی خۆیان و دەچنە سەر کار و پیشەی خۆیان تاوەکو کاتژمێردا بە کاتی رووسیا و شاری سان پیتەربورگ ڕۆژی خۆیان دەکەنەوە ئێمە لەو شارەین کە بە بێڵینۆش بەناوبانگەوا شەوی سپی هەرچەندە ئێستا بەهۆی ئەوەی کە کەش و هەوا سارد و باراناویە بۆیە بەهۆی پەڵە هەورەکانەوە کەش و هەوا لێرە تاریکە ئەجینا لە ئێستاوە بە تایبەت تاوەکو کۆتایی مانگی 6 ڕۆژ دیار نامێنێ بەڵام شەوی تاریک نییە بەڵکو شەوەکەی ڕووناکە بۆیە ئەم شارە بە شەوی سپی بەناوبانگە هەر بۆیە مسلمانان لە شاری سان پیتەربورگ دەبینین کە لە ڕۆژێکدا بۆ ماوەی 20 کاتژمێر بە ڕۆژوو دەبن کە ئەمەش ئێمە پرسیارمان لە چەند لایەکیان کرد باسییان لەوە کرد کە ئەم ساڵ هەز بە ماندوێتی ناکرێت چونکە کەش و هەواکە زۆر هاوکارە فێنکە بەڵکو ئەم بۆ ئێمە بەڵکو ساردیشە. بەڕاستی خۆشەوە وەکوە تو باس کرد شڵاخوا تااقەتی ئەو مسلمانە نەبدا کە لە رووسیا بە تایبەت لە سان پتربورگ بە ڕۆژوو دەبن بەڕاستی 20 ساعت و زیاتریش زۆر زۆرە بەڵامەکو گوتت ئەوان باز لەوە دەکەن کە خوا ئیدی هاوکاریان دەکات چونکە کەشوهەواکە ساردە بەڕاستی بە توژەوە دیارە بە قەمسەڵەوە ها خۆتراپێچا دیارە زۆر ساردە زۆر سپاس هاوکارمان خۆشەوی محەممەد بەشەیەکی ڕاستەوخۆ لە سان پتربورگەوە لەگەڵمان بووی بەرەو هەولێرەوە و هاوکارمان گۆران شاخەوان لەگەڵمان دەبێت گۆران ئەم کاتت باش باسی ڕۆژووی چوارم بکەین و پاشیوی پێنجەم لە ناو هەولێر چوون باز دەکرێت بە تایبەتی ئەو خەڵکانەی کە لە دەرەوە
لە دەرەوەی ماڵ یعنی دوور لە خێزان پاشێو دەکەن وە توش باسی خو یعنی باس توشمان بوو بکە چونە تو جیاوازی دەبینی لە نێوان پارشێ و لە ناو ماڵ ئەگەر بخوڕی و لە دەرەوەش چوونە فەرمو گۆرە دەڵژبانە و کاتت باش وەک دیارە ئەمە چەند ڕۆژێکە لە مانجی ڕەمەزان تێپەڕیوەیدی بە ڕۆژ خەڵکی ئەوانەی کە سەرقاڵی ئیشنوانەی کە دەوامیان هەیە ئیدی خەریکی دەوامەکانیانە بن تاوەکو ئیش و کاریان تەواو دەبێت ئیدی ماندوو دەبن کاتواتە بە ڕۆژ کاتەکانیان ئەوەی لە دەوامە لە دەوام بەڕێ کات و دواتر دەچێتەوە ماڵ تاوەکو پشودان دەبێت ئیدی پاش فتار خەڵکی کە تایبەتمەندی شاری هەولێریش ئەوەیە کە خەڵکی دوای بەربانگ ئیدی بەرەو بازارەکان دێن کە چەند بازارێکی لێە و هەروە بەشێکی زۆری گەنجەکانیش ڕوو لە کافتریاکان دەکەن ئیدی شەوانە لەوێن دەربەسەر دەبن ئیدی بەشێکی لەمانەی کە لەو شوێنە گشتیانە خەڵکەکە دەمێنێتەوە تاوەکو پاشیویش دەکاتەوە زۆربەی کەسەکان لە پاشیویش لە بازار و لە شوێنەکان بەسەر دەبن ئیدی بۆ من هێشتا کاتی زۆر ماوە بۆ پاشی ڕەنگم بۆ پاشی بچمەوە ماڵەوە بەڵام من ژبانە مەوێ لەسەر ئەم بازارە ئەم هاتوومەتە ئێرە ئەم کۆمەڵە خەڵکەی کە دانیشتوونەمە یەکێکە لەو چایەخانەی کە نزیکی 7 ساڵم چایەخانە هەیە لێرە خەڵکی نمایشی کۆتر دەکا بەڵام جیاوازی ئەم ساڵ بڵێ لە مانجی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی تر ئەوەیە کە ئەم خەڵکە تاوەکو پاشی و ئەمێنێتەوە و نمایشی کۆترەکانیان دەکەن ئەبینی ئەمانەی کە لەسەر ئەو مێزەن کۆمەڵێ لەو کۆترانە کە ئەم خاوەنەکانیشیان لێرەیە نمایشیان کردووە وەکەش چەند کەسێکیان بوونەتە دادوەرەوە تا باشترین لە کۆترەکانیان هەڵدەبژێردن من مەبەستمە لەگەڵەوان خۆیان قسە بکەم ئێوە شەوانە چ دەکەن بچەوە خەریک دەبن لێرانە ئەو کۆترانە چۆنی ئێوە نمایشی دەکەن بە خێراتنی کەلانەکەتان دەکەم ئەوە بەڕاستی هەموو شەوان لێرە کۆتری دۆ جوانی دێنن ئێستا شۆ کۆترەکانە هینایە بزانین چیان نامیان جوانترا ئەو ئێستا هینایەتیان ئەو کۆترە ڕەشە لە هەمیان جوانتر دەرچووە هەر وەکو بۆ خۆشی دێنن باشە مانجی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی چ جیاوازی هەیە بۆ ئێوە لێرە بەخوای ڕۆژەکان شەوەکانی فەرقەیە تا سعات دواشە بەدرێت تا نێش بەیانە لێکانە نمایش کۆتر دەکەن و بۆ جوانی بۆ خۆشیوەرۆنە جەنابەت باست کرد کە تۆ دادوەر بووی لە نێو هەڵبژاردننی کۆترەکان ئەمانە لەسەر چ پێوەرێکەوە هەڵدەبژێرن بەخۆی هەر کۆتر و مواسەفاتە چی هەیە مەسەن ئێستاوانە هەموو یەک بابەتن هەموو یەک نوعیەت یەک ناویان هەیە بەسەر یەکە و ڕەنگە چی خۆی هەیە سفاتی ئەو کۆترانەش لە ئاسمانێ نییە ینی بەس نمایشەکە لە سەرمێزیە بزانی جوانیەکەی چیان حکوم دەکا ئەو شۆکە سێ کۆتر براوە بووە لەو پێوەرەکان لە جوانیەکان بەچی هەڵەبژێرە پێوەرەکانی چییە مەسەن لە سەر چیتی لە دوندوو چیتی لە ڕەنجیتی لە قیافەیتی مەسەرەن بەرزی و نزمی بی دەپشانمان بدە کە جەنابەتە دادوەر بووی کامە بوو کامە کۆتر بوو ئەویان یەکەم بووە چۆن لە ڕەشەکە کامێرە بدە بزانە چۆن ئەوە کۆترەی بای بەت و جوانە ئەڵلقەکەی جوانە سادە سپیە بەرزە کۆترەکە لە شەکرلەکانیش لە شەکرلەکەش ئەوە یەکەم بۆی کاک هەڵدێریە ئەو ڕەشەژی کاک محەممەدی بۆی تازە ئەو سۆرەش ئەوەی چێ بووە ئەوەژی کاک هەڵدێری بوو لە سۆرەکانەوەش یەکەم بووە سو کاک فەیسەل کە ژوان کاک فەیسەل کە خاوەنی ئەم چایەخانەیە باسی لەوە کرد کە یەکێک لە کۆترەکانی ئەو دیارە ئۆتۆمبیلێکی لاندەگرۆزیان پێداوە پێشتر بەڵام نەیداوە کە نرخەکەی زۆر زیاتر بۆمەوە خۆمان بۆمان باس بکەیت چۆن بوو کۆترەکەی من 4-5 ساڵ ئاسی بوو ساریشی زۆریان دەگوت یاری بەخۆم سار و سییان دامێنمدا وەرەشیان دامێنمدا هەرێ وەڵە ئەمانە و کۆترانات چۆن ئەوانەی لە دوکانەکەی تۆ نمایش نەفەرەکەن ئەوانە هەموو تایبەتن بەخۆیان ئەوانە مەرەقی ئەو کۆترەنە نە لە بە سعریتی نە لە بەوە پارە لە بۆ جوانی کۆترەکە ڕدەگرن یان ئێستا کۆتری باست کرد نتماوە ئەوەی ئەو نرخە زۆریان پێ با ماوە بەرێ لێرە نیە ئێستا لێرە نییەوە پازدەی مانگ ئەوەیە پازدەی ڕەمەزانێ مجادلەی پێ دەکرێت زۆر باشەوە پێم وایە نمایشی دیکەشەنە ینی خەڵکی دیکە دێت ئەوانە هەم عادلەوە مجادلیان هەیە لەگا فڕینێ بەس ئەوانە لۆ جوانی ئەو بابەتە کۆترە ئەگەر تۆ پێمان بڵێ جەنابەت چەند ساڵە خەریکی ئەم ئیشەی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەڕاست تەقریبی 20 ساڵ دەبی خەریکی کۆتری ئیرانی ئەو کۆترێش عمری 12 ساڵە فەرخەی ماری خۆمانە ئەمانە نرخیان بەگاتە چەند کۆتر دەزانی ئەوانە جوانی نەهیز نرخیان لە سەدانەندرایە کۆتر هەیە حەسەب ڕێی بە 10 وەرەقەی کڕا لە ناو کۆترانە هەیە کۆتر هەیە بە 2 وەرەقەی دەکرێت حەسەب کۆترەکەیە کە کۆترەکە باش بفڕێ و
سعرەکەی وا دەبێت نمایشی دیکە هەیە بە کۆمەڵ بڵێن لە شارەکانی دیکەش خەڵکی بێتە لێرانە کۆتری خۆیان نمایش بکەن تا ئێستا نەبووە بەس ئیشاڵە ئەو ساڵی بێتەوە خەڵکی دیش دێنن لێرانە نمایش دەکرێتەوە بەرنامەتان هەیە بۆ مانجی ڕەمەزان چی دیکە هەیە بکرێت لە مانجی ڕەمەزان بەڵێ چ دەکەن بەتەمای وەڵی بەتەمای عەردی بازەکانن پازدەی مانجێ لۆ جوانی دێنن عەردی دادێنن ئەمانە کامیان باشترینەکانی بۆ کێوە هەڵتان بژار دەگەر کامیان ئیام شەوی ئەم شوکە مەسەلەی ئێستا من کۆترێکم دانا لە 5 کۆترم بردەوە کامە بوو ئەو کۆترەیان بوو ئەو کۆترە بۆەوەی منە بە 700 دلاریشم کڕیە ئەو کۆترە لە 5 کۆترم بردەوە لە 2 کۆتری دۆڕام لە کاک هەڵدێری دۆڕام لە کاک محەممەدی دۆڕام لە دۆڕان و بردنەوەیە هەر بۆ خۆش لە بۆ خۆشیە لە بۆ خۆشیە 7 کەس دامانام لە 5 یانم بردەوە لە دوانیان دۆڕام بە 700 دلاریشم کڕیە ئەو کۆترە دەست خۆش دەست باش ژبان وەکو دیارە ئەمە لەم لێرە نمایشی کۆتر دەکرێت ئەمە دیارە لە نێو کۆنترانە ئەمە یەکێکە لەو کۆترانێک کە بە جوانتر هەڵبژێردراوە دیارە لە نێو کۆترانی شادجوان دیارە شادجوانی ئەم شەوی نێو ئەم بازارە بدیا خوددانەیە ها گۆران ئاگادار بە شتەچی لە کۆترە نەیە دیێ ئەم بۆ دینیە داد بێژین هندی بینی دەهربینی شۆلەیەکە دژیوە ئیدی ئەمە حەزم بەڵام وا دیارە ئێدی لە هەولێر شادجوانی کۆترەکان ئەم شەو هەڵدەبژێردرێ زۆر سپاس هاوکارمان گۆران شاخەوان بە شوەیەکی ڕاستەوخۆ لەناو ئەو خەڵکانەدا بووی کە حەزیان لە کوترە زۆر سپاس بوو گۆران ئیدەمێتنەوە بەرنامە خودای پاشیوێ بەردەوام کین دیرش کوترە ڕاستیژی حەزە ئیدی هەر کەسیژی حەزر خوانە مامۆستا پێشەوەی بچینە سەر بابەتەکە بە پرسیارێکی کورد لەسەر ئەو خەڵکانەی مەسەن حەزیان لەو باڵندانیان گیاندارانە بەڵام ئەوان ئازادن لەم دنیا بەڵام ئەوان دایانگرن ئەمە بە گونا حسابیانیش بەخۆی ناوەڵ هەندێک شت هەیە برین ئەوەی ماڵیە ئەوانەی کە لە ماڵی بن گوناحیان لەسەر نییە ئەو کۆترۆوانە عادەتەن لە ماڵ بەخێو دەکرێت و ئازادیشم دەستنە دەرەوە و دێنەوە ئەوە گوناح نییە لە گوناح نییە بەڵام بەو شێوەیە کۆترێک بڕواتە بەرامبەر لانگلۆزەرێک یعنی ئەوەش دەستەوە بابی ئیسخواانە کاشتە چی لێ بێت دوایی بە خەفاتان دەبی چەند نەخۆش با بچینە سەر بابەتەکەمان مامۆستا پێش ئەو ئاەتەی کە پێشتر باسمان کرد وەکول وەشڕەب ولا توسریف و ئینەه لا يحب المسرفین پێشەوە مامۆستا یعنی بەشێکی دیکە لەو ئاەتە هەیە ئەویش یا بەنی ئادەم خذوا زینەتەکم عند كل مسجد پەیوەندی لە خذوا زینەتەکم عند كل مسجد ولا يعني وكل واشرب ولا تسرفوا پەیوەندیەکیان هەیە پەیوەندی لێرە یا بەنی ئادەمە خذوا زینەتەکم ئەوە لە جلو بەرگە لێرەدا ئاماژە پێکرایە کە خی گەورە دەفەرمێت لە جلو بەرجیشدا ئیسلاف نەکرێت حتا ئەگەر لە بۆ مزگەوت توێژبی لە بۆ هەموو جێگایەک بێ بڕێ خۆت جوان کە خۆت بڕازێنەوە لە بۆ مزگەوت بەڵام ئیسراف لە جلو بەرگت دامەکە ئەو جد باید دەفەرمێ ئیسراف لە خواردن و خواردنەوەش دامەکە جا لە شریعەتی ئیسلام ئەوەی دیارە وەکو عادەتی خۆمان کوردەواری زۆر جوانە هەمومان هەتا گۆزینجی پێمان شڵوارەکانمان پانتۆڕەکانمان بێجامەکانمان درێژتر نییە لە شریعەت لە گۆزینجی پێبەرە و خوارەوە لە دوات بخشێ ئەوە لێرەدا پێ دەرێن ئیسلاف وت پێ دەرێن کبێ خۆ بە گەورە زانین شتێکی خراپە لە شریعەتی ئیسلام و حرام کراوە بەڵام عادەتمان الحەمدولله ئەمە لەنا موسڵمانەتی کوردستانی خۆمان هەمومان یە قیاسە و ئیسراف ناکەین دوایە جلو بەرگ هەیە والله ماڵ هەیە جلد نییە لەبەر بکە بەڵام لەوانەیە من دەقاتی کوردیم لە ماڵەوە هەبی یعنی ڕۆژانە چەند قاتم هەیە ئەوەندە پێڵاوە ئەوەندە نەوعە گۆریە ئەوەندە قەمیسە ئەوەندە پشتێنە ئەوەندە جوبەیە ئەوەندە مەندیلە بەو شێوەیەشنا بەوش ڕێگە پێدران ڕێگە پێداگەر دەوڵەمەندیش بی زۆر هەرچی هەبیت بەو شێوەی ئیسراوە ئیسرافە ئەوە باشە مامۆستا ئەگەر بوونمونە تیشێرتێک هەیە بە 200-300 دلاری تیشێرتێکی دیکەش هەیە بە 15,000 ئەگەر 200-300 دلارەکەی بکڕی هەمان تیشێرتە مەسەلەن لەبەر دەکەی ئەویش ئیسراف حساب دەکریانیش مارکێت چکە ئێستا خەڵک باوی مارکەیە ئەمە لە شێوەی قوماش ئەوی حەرامە ئاوریش و حەریر حەرام کرایە لە بە چەند هۆیەکی شەرعی ئەوە دیارە باقی قوماشەکانی دی هەرچی لەبەر دەکەی جوانیە خذوا زینەتەکم خوای گەورە جوانی ئین الله جەمیل ويحب الجمال ونیا خی گەورە بەخۆی جوانە جوانەکانی خۆش دەبێت هەر چەندی خۆت جوان دەکەی جوانکە ئەنی لەوەی حڕین شتە گرانبی بکڕین بۆ بەس بە شێوەیەک دوور لە ڕووی جەنابەت هەندێک شت دەبینین بە ئیشی دەفتەرە ئیشی بە دەوەڕەقە و پێنج وەڕقەی نییە کابرا هەیتی نارێ کوردەواری خۆمان دەرێ بەقادەر بەڕی خۆت پێت ڕابچێشە بڵێ من فەقیرم بە جێرەی موچەی خۆم
بەو جێرێ هەرچی بکڕم لە سرەمنی ئیسراف نییە کابراایەکە لەوانەیە بەرپرز بی دنیا بگەڕێ دەبی جلی شاز لەبەر بکات و هەشیتی شێوازی بی ئەو جوایسترا لەوانەیە ڕەخنەی لێ بگیرێەوە سەرۆکی وڵاتەکە ئەوە وەزیرێکە ئەوە بەرپرسێکە ئەوە مامستایەکە ئەوە دکتۆرێکە هەر کەسە و بە شێوازی خۆی و بە پێگەی خۆی جلو بەرگەکە و لەگەڵ دەستەڕاتی خۆی و پارەی خۆ جلو بەرگەکەی لە بەردەکە وە خواردن و خواردنەوە کەش دەخوا ئەگەر بێت و لە شێوەی خۆی دەرچوو چیا تەجاوەزول حەددا ئیسراف لە سنووری خۆت دەربچی لەو سنوورەی دەستەڵاتت کە هەیە ئەوەندە پارە زیاتر دەربچی ئەوە دەچیتە بابی ئیسراف ئەوجا ئیسراف لەولا لە جلو بەرگ لەولایە پێشی بەرنامە باسی ئەوەت جەنابەت باسی ئەوەت کرد ئایا ئیسراف لە قسەکردندا هەیە دەمەوێت ببینە سەر ئەو بابەتەش ینی ئیسراف لە هەموو جۆرەکانی ژیاندا هەیە هەرچی تەجاوزی حەدی خۆی کرد پێویست نەبوو پێویست زۆر قسەکردن خراپە هەتا پێت دەکرێت ئەگەر قسەی خێریش بی مامۆستایان پێغەمبەر دەفەرمێ قول خەیڕان ئەو لیەسموت خێرت پێبوو قسەی بکە سرحت پێبوو قسەی پێکە ڕاگەیاندن پێویستی بە قسەیە ئەی قسەی ئاسایی بەس قسەی ئاسایی لە مەجلیسێکە ئەوەم قسەی دەکەی مەجای بەرامبەری خۆت بدە مەجای ئەوانی تر بدە هەر یەکی دوو کەلیمە قسە بکەن بە عەدالەت بە مساوات چنان و چجل و بەرگ و قسە و هەرچی هەیە ئەو خوای عەزیمە لەناو ئەو ئیسلامەی مساواتی دانایە وەبی هەمووی مافی یەکتری بدات و ئەوی تر خۆی بەسەر ئەوی تدا زاڵ نەکە بەس بڵێ من عالیم و زانام تەنانەت من قسە دەکەم دەبی مەجال بدەم لە کاتی وەکو دیراسەتدا وەڵام و پرسیار دەبی هەبیت خەڵکی پرسیار بکەوە ڕەخنە بگری ئیمامی عومەر لەسەر مینبەر بوو ژنێک ڕەخنەی کرد ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بوو خەلیفەی موسڵمانان بوو لە باسی مارەیی دانا ژنێک هەستاوە گوتی عمر كي وأدي أواني وأواني آياتكيناو فرمي أخطأ عمر وأصاب امرأة عمر غلطي كر جنيك راستي كر ما زال درا وقسا بكري أي ما مستا زقل تبذير للايكديكو قرآن بيروس أوها باز بسم الله الرحمن الرحيم ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسط يدك كل البسط ما بس أول شيء لأوانيك ديت السر سخاوة ورزيلي لنا كل دواري خمان في ظلين نرزيل بهموي بقرا بس بو خود بي لو خم تماشي أو إسلام عظيمة لا وفي العشر ربعون لو دستا أو الدية لو دية أخوي قورة فرمي أو ربعة بك صدقة بك خير يعني نو سيت سارق لبوتو أو تسارقت لبو فقيرك أو تشناك لبرامبر هي تشناك أنا هموي أو تسارقه يك تسارق لزير أو دبيتا تسارق مسقالك دبيتا الزكاة لمال ليك دفتر دولار دو ورقوني بدا فقير يك دفتر لشي نوهتو هش ورقة نوهتو عف ورقوني لبخوي دمينيتو دو ورقوني صالي يك زار لبو فقير وهجاران داندرايا ليرا نتو رزيل با بسي بابي رزيلو لفرماني خوادر بسي نوا بكباس مانكر هموي ببخشي مالو من دالت برسي بكي محتاجيان بكي خواي قورا شريعتي إسلام لقل أودانية هيت كاتك لسدوي مالو من دالت هاد بقري محتاجيان بكي بلي والله من بياويشي كريم جوادم سخيمة يعني بياويشي رزيل ليما نا أوا براستي خواي قورا ليرا دا سنوركي دانا هموي خير الأمور أوسطها وسط يكا ما مناونديكا هل دبجيرين نلولاد بين نلولاد بين دەوڵەمان دەبنە خۆشەویستی فەقیرەکان بە تایبەت لە مانجی ڕەمەزان فەقیر و هەژارمان لە هەرێمی کوردستان ئەوەتی ئەو قەیرانە دارایی زیاتر بەسەرمان داهاتیە زیاتر ئەو دەوڵەمەندانە بابێنە مەیدان بالێرە ئەوەی لەبیر نەکەم ئەو ئیسرافی ئێواران دەکرێت ئەو پارەی بەولا پەرش و بڵاو دەکرێت ڕەجاءن هاوڵاتیانی هەرێمی کوردستان برا پێشمەرگە لە سەنگەرە بە برسیەتی بە تینیەتی 12 نوعی تەعامت هەیە وفاء أو روحي خوي بقرباني أو آرامي من كرديا أمن نتوان خواردنو باري برشي خوم بشيك لو باري برشي خوم بمنزر شي وخواردني أم ببم لقليان فتار بكموا كاكا والله ناتواني ساعاتي شي بيش مرقى قارمانا كان لسنقر كان بوستين لبرامبر أو دجمنانا كاكا خوارنا كاين لبو بنير شلو بيفيو ايكي زيتر هولي كوريا فقير وبيتكن جولية زنگي نوفو رينشتنا كوب گشتي جيد نوفا يعني رينشتنا فتاري دو بيتا نوفا خلقي كردستان بگشتي ما
زیاتر دەمەوێت باسی قەیرانی دارایی بکەم مامۆستا کە توش باست کرد بەشێکی زۆری خەڵکی هەیە دەڵێن ئەم قەیرانە داریایی ئێستا تێکەوتوین سەبەبی ئەوەیە کە پێش 5 ساڵ زۆر ئیسراف هەبووە لە کوردستان لە ناو ئیسلامدا ئەوە باسکرایە مەسەرەن سزای ئیسراف لە سەرزەویش وەردەگرین یانیش تەنها لە ڕۆژی قیامەت سزاکەی وەردەگرین بەڵێ ئەری وڵڵای باسکرایە لە ئاەتدا لە قورئاندا باسی خەوف و جوع کرایە خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە ئەگەر بێت و ئیسراف بکەین ئەوزە ئیسراف زیاتر لە تاوانیش لە تاوان لە سنووری خوا دەربچین لە سنووری مرۆڤایەتی دەربچین لە هەموو شێوازە تاوانەکان خوای گەورە دەفەرمێ ئەلبەسناهم لیباس الجوع والخوف يعني لباس الخوف والجوع دووشتیان لە بەردەکەین ئەو ملت و ئەو قەومەی کە ئیسراف دەکا و تاوان دەکا وەکو لیباس ناوی هینەیە خوای گەورە ینی دەخەینە بەریان برسێتی و ترسێتی ترساندن و هەروەها بە هەمان شێوە برسێتی بەڵێ لایەکی ئەوە دەگریتەوە بی ئینسان بەخۆی دابسیتەوە لە مرۆڤایەتی دەرنەچی ئەوە جگە لە ئەوەی کە خوای گەورە زەرەرێک بەخوای گەورە ناگە ئەگەر هەموو خەڵک نانی زۆر بخوا زەرەرەکە بە خۆت دەگا دوای هیچ خوای گەورە لە خەزینەی کەم نابیتەوە بەڵام لەبەر خوای گەورە بەگشتی دەتوانین بڵێن ئەو قەیرانە دارایی ئێستا خەڵک تێکەوتون لە باشووری کوردستان بەشێک ئەو ئیسرافەی پێشترە یانیش بڵێ دەتوانین بڵێن بەشێک نەوعک لە نەوعان لەوانەیە ئەوە جەزای خۆمان بی وەری دەگرینەوە دوهێش بەڕاستی نیعمەتێکی زۆر گەورە بوو نەک لەسەر لە بۆ شەخص و فەردێکی ئەو هەرێمە کوردستانە لە ئاستی دەوڵەتی هەرێمی کوردستان ئینشاء الله دەبین بە دەوڵەت بە حەول و قووەتی خوای گەورە بەخۆ داسوونەوە ئەها چاکسازی سنوور دانرا هەمووی چۆوە چ بکەین زراعەت بکەین بەس پشت بەنەوت نەبەستین بەولایە نەبەستین ئیسراف لەوە نەکەین ئەوە نەکەین چاکسازیەکی عام کرا مادەم بە خودداچوونەوە کرا لە لای خەڵکەوە ئیشەڵە ئەم قەیرانە داریەش ئێدی ئەم مشکلای حەر بکرێت ئینشاء الله بەرەو کۆتایی دەبوون بەڵێ مامۆستا زیاتر باسییان بابەتە دەکەین بەڵام ئێستا بەرەو دیاربەکر دەڕوین لە باکووری کوردستان بزانین ئەمڕۆ چوون بوو لە لای دیاربەکرێ بەڵێ تەماشاوان هێژە شێوەیەکی ڕاستەخوو بەرەف دیاربەکرێ و هەفکارێ مە حەسەن کوسەم شێوەیەکی ڕاستەخوو دي للجهين جدا حسن كوسان همي هفكار المجد كنا خلاص كين جدا بظنين أبروكا حسن كوسان دي لتشجه كي ديار بكري ديال مدابا حسن أفدى متابا زاد تربحصا روجيا شارب كين نوا ديار بكري دا بجشتي وبطيبتي جي جاليته وتشتكي طيبتي و أبروكا جايكي طيبتر تهل بجارتيه كهم هين دي باشي وخوجي الوري كن هم جي خلكي طيبتي ديار بكري جي ديار ما مستين آنين دفتين ديتن كاميراش بويتا زيادتر بابات الجمتة فرمو حسن جديار كر جوارة جدا باش براسيل بكر ورجع كخش درباس بتشارل درباس إيش بجي عمله باشيبا بينجي بكينو وصبح وده هستانه رجع بينجي على بيجرن تمام ديار بكر هوا جلك يعني كجلك كخش هم بروش هم يجي بشر أهل المدرسة كنا مدرسة سوفنا الفدرج المؤلفانة لعالم فقه استوان ده أربعة هنا بله دست فقه ده أربعة هنا وبيستخدم مجموعة إلهية بخوينن لبله جادم و بله لبله جاليدم و سيدة العالية ما يتشبه هي سيدة محمد طيب الشي أمج مدرسة ده مدرسة بشكل سيدة مرة خد روجي ورمضان واجي مبارك بك ببركة در باستده بشكل بحث مدرسة ها بکنه بزنیم چند مدرسه ام بجم به طایبتی لباکور کردستان هم ام بجم لباکور کردستان و لحرینه هم بجم جبو کرده تواهی کرده ام بجم جه که جدا هیا کامش من بشکل بحث بکن یعنی لبه داره هم پرورده چوا دادن و ام بجم محتوى یه فقط چوا لبه داره دادن نبی خودش ترازی به اجید سریدان سلامی خو جی تمام تماشاوانا و عرض دکم جی خدا امر جات کن ان شاء الله بله راستش الجم حسن کوسنی دیوانه که گله که گرم هبود هم جالی مامستاین آینی لوی مدرسه و حسن کوسنی بحث کردی پرزگری که دنگی و بچی که الجم حسنی هی ویدارین حسن ایده تقول ما هي تو پرزگری که الجم خود چرا سر کی پشت اینگی هم ده وگرینه دیوانه گرما یعنی هیچ نوا حاضر ده خود حس کردین ده دیمن و دنگی وان مامستاین آینی و دفجن و اینجا بوم وگویزن نه پشتی چند دقیقه کردن مامستا زیاتر اما باسی اسراف ما کرد لسرتاش اتو باسی جوازه کرد لبین اسراف و تبذیر
لنا القرآن ده بسم الله الرحمن الرحيم أو هاتوا إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفور يعني أول ده قلنا حكي تبذير التبذير ولا تبذير تبذيرا ما بس ليرة لا سرف كرني يعني إسراف كرنو بهدى هات وعي بلام إن المبذرين كانوا إخوان الشياطين عندك زانا دفرمي أجر تبذير زاروية تبذير لبهندي بيضلين تبذير كوا إنسان لا تاوان سرفي بكا لشتيك أخواي جورا قد غي كردوا بتشي أو بارو أو خوارني لتاوان صرف بكي أو بيدلين سي بيدلين تبذير بينار إسراف ما دام تبذير بو إن المبذرين كانوا إخوان الشياطين لبروي شيطان لبرسي إخوان الشياطين كادس نسرقاي شيطان أو شيطان بيخوش أو دكان لفرمان إخوالا ددن لبرهن ديناويان لندرا وإخوان الشياطين لبروي لسريس كي شيطان درون قلت ما تبذير أويا كإنسان باري خوي لتعريف ولا بيناسي تبذير أويا كأو باري لتاوان صرف بكا بلام إسراف وانية طيبا حلالنا للتاوان يعني جلشتي غير بيويس مثلا بيويسي ما نخل إسراف غير بيويستا إسراف لشتيشي بيويست من بينبي يعني زيادة لو بيويستن بيها بزيادة اللي بيويستي خوم أو بيضلن إسراف زانا يندفرني تبذير أويا كإنسان بتسيت لتاوان سرفي بكا لتاوان بارك سرف بكا لبر أوي كلتاوان سرف دكا لبر هندي كانوا إخوان الشياطين لبر هندي ليرة سزايا كي زياتر دياري كرايو بإخوان الشياطين ناويان هاتي أو فرقي إسراف تبذيرك ولا شريعة الإسلام دياو كشي بيشترها ما ولا لاي هاو كارمان صار سر كرا دتينا دوباره دتينا وديار بكر بلا تماشوان هجو مكاجي دي تشبرز جريك الجامعة أخباري مع حسنين نبرز جريك وحسنيون جي راستجنيا كارمدين ما زيادة برز جريكين مثلا إن آمرين إلكترونية راستجي وصاني نبدأ استماع دي كاميرا جبويته دوباره حسن ودوباره أفدميته باش و رمضان لوان ماموستاين آینی لوان دفجنا جی پیروز بتو کامیرا جبویته و دنگ و رنگ وان ماموستا جد دیار بکری بومفقوی زفر محسن بیستگدن دنگ و رنگ و عربانه و آواز و انبجن الهی و بگه واجی بگه حتی باشورجی حتی چهار آلین کردستانی و یه جهان جی لبله وقتا گوتی امه بچکه لگل سیدا می باخم لورا لباکوری کردستان به طایبتی چهار آلین کردستان جه مدرسه جه که جدای هم انبجن درس و علم و عرفان اسلامی انبجن لوی داره ده پرورده کردن جاریدن وجه زمان کردی لوی داره ده پاراستنه و ساز بن سیدا خود روزی و نمجه واجی قبول بکر رمضان و چه در وسط بزنی خود جوار راضی به اجید سریدا سلاوی خوجو تماشاوانه و عرض دکم امج خدا جی رجات کن ان شاء الله توی رمضان هانه بخ وسیله هشیاریه جو امت محمدی تبرا خصوصا جی خلق کرد را بخ وسیله آشیتیه وسیله قنجیه رمضان خوش بوده الحمدلله معلوم و بحث مدرسه تر مدرسه می کردستان زیده 1000 سالیه که پرورده خو لور دومینن شوات وجهو دسریبا علوم اسلامی علوم هول تن درستاین جغيري عربي تفسير حديث فقه شريعة سير تاريخ إسلامي تدرستاين أرمان جوان مدرسين ما چوارت و دیدروکرات ورده دائما اوهابیه انسان رهبر دوار دینی دا جبونا دل خورا پرورده بکن سيدا لآريمه راست فقه هنا بيستخدم جهداريا إلهية وان بك لبلا چند سالا پرورده الوداره ببینن گلو به هندکی 7 سال داره پرورده ببینن حتی که اجازت بگیرن او ببن ملا ببن عالم ان شاء الله وظیفه بتن جمعه را گلک سپاس سيدا ام ايجا جهداريا إلهية بكن جوان معلومات مدرسه ده ام دزانن گلک عالم و علما الوداره گهانه وک احمد خانی وک ملای جزیره هر وهو وک فقيه ایران اسماعیل ابولیزی جزیره جالیه دم و هم قصیده الوداره تن خواندن و هم جی الهه سیدان هجا فقین دلال الوداره و مدرسه خوشته مرحبا شوره رمضان واجی پیروز به واجی پیروز به خدا جارازی به واش مرا چه حاضر کردی هونه چه بجنه مجبورم پیغمبر ما صلی الله علیه و سلم ام قصیده کی بجن ان شاء الله کرم که خدا جارازی به
محمد رسول خدا دل عاشق بیزودا محمد رسول خدا دل عاشق بیزودا گل کم نبر و زاویدا مدینه دا گل دباره گل کم نبر و زاویدا مدینه دا گل دباره گل دباره گل دباره مدینه دا گل دباره گل دباره گل دباره لسر مدا گل دباره روزا شیرین چقاس خوشش از مانا گل دبشه روزا شیرین چقاس خوشش از مانا گل دبشه دل بیچاره سرم دشه مدینه دا گل دباره دل بیچاره سرم دشه مدینه دا گل دباره گل دباره گل دباره مدینه دا گل دباره گل دباره گل دباره لسر مدا گل دباره جیای احد برنده عشقا نبی عشقارنده جیای احد برنده عشقا نبی عشقارنده زور دست خوب ده مدینه دا گل دباره زور دست خوب ده مدینه دا گل دباره گل دباره گل دباره مدینه دا گل دباره گل دباره گل دباره لسر مدا گل دباره از هرم تو جیواره ام هرم بدل فره از هرم تو جیواره ام هرم بدل فره او نبی پیغمبر مدینه دا گل دباره او نبی پیغمبر مدینه دا گل دباره گل دباره گل دباره مدینه دا گل دباره گل دباره گل دباره لسر مدا گل دباره امی خب باشیم ببینن صلات و سلامان بینن امی خب باشین ببینن صلات و سلامان بینن درد دل سر خدا هلدن مدینه دا گل دباره درد دل سر خدا هلدن مدینه دا گل دباره گل دباره گل دباره مدینه دا گل دباره گل دباره گل دباره لسر مدا گل دباره گل دباره گل دباره مدینه دا گل دباره گل دباره گل دباره لسر مدا گل دباره خوش مالا آوا سیدان هیجا فقین دلال جواد سیدا محمد امبجن طایب الچی مدرس وان فقا ام ایش افکرد مهوان دما پاشیر چند دقیقه اکمایه جبو ام بجن امساک جلوه داره بخواندن بله بشتی و الهیا خوش دیسان ودگرن حولیر لگل گل دواره مدینه دا گل دواره زور سپاس بود حسن کوسن تو چوه مدرسه هند خوش یا دینی و زور سپاس بود مهوان داریا ماموستای جی کوهین ایدی دعوتی مدرسه خو کرین
رئیس الصلاف بوی خلکی همی مسلمان کو سردانا مکه و مدینه کریش بوی انجام دان عمره تایبەتیژی بۆ کوردێنمێن مسلمان کو ڕەمەزانێدا بەرەف ئەمڕێ بە چوین زۆر سپاس بووتە حەسەن وەلی مامۆستا گیان زیاتر دەمەوێت ئێستا سەردەمی تەکنۆلۆژیایە ئەمە با باسی ئیسراف بکەین لە تەکنۆلۆژیا مەسەلەن ئەمڕۆ مۆبایلێک دێ بێ ئینانی ناو مەسەلەن بێ باسکردنی ناوەکانیان دوای ماوەیەکی کورت بە چەند مانگێک مۆبایلێکی نوێتر دێ تەکنۆلۆژیای پێشکەوتو ئەوانەی حەزیان لە تەکنۆلۆژیایە زوو مۆبایل دەگۆڕن منیش سەردەمەیەکەوە هابوو بەڵام ئێستا نە ئەوە بە گونا حساب دەکرێن یانی ژنە چکە کارەکان وەکویەکە تقریبان مۆبایل بخۆی گەر هەموو شتێک لە زیادە پێویست دەرچوە پێدەری ئیسلام بخۆی منە مۆبایل عادەتەن کە تازە دەکەویتە ناو بازار نرخەکەی زۆر گرانە بەڵام سار ناسوڕێتەوە ئەوە مۆدیلەکەی دەگۆڕدێت و نەفسی ئیش و کار دەکا مادەم پێویست نییە ئیش و کارم نییە دوایە ئەگەر بێت و ئیش و کاری خۆتەبی ئەوانەی لەسەر تەکنۆلۆژیا ئیش و کاریان لەسەر تەکنۆلۆژیان یان ئیشیان لە کەناڵەکانە وەکو مۆنتاژ و یان خۆفێرکردنە پێویستیان پێەیە مامۆستا باسی مۆنتاژ کرد دیارە شارازەیەکت هەیە لە بواری ڕاگەان ئەرێ وەڵڵا الحەمدوللا هەر بەخۆم مۆنتازی خودبەکانی خۆم دەکەم ئەرێ وەڵە بڵاوی دەکەم و لە یوتیوب و لە پەیزەکان و هەر بخۆم دەستکاری دەکەم لە مێژە دەستکاریە ئەگەر بێت و ئیش و کاری بیت هەر چەندی دیقەی بە قۆت بی کامیڕەکەی هەر چەندی ئیشی بە قووت بی هەر چەندی هاردەکەی زیاتر بگریت شکلینیەوە ئیشی خۆیتی بەڵام گەنجێک بەس لە بۆ ئەوەی ئەگەر حەزبی مەسەران ئەمە ئێستا حەزم لێ مۆبایل بە ناوەکەی نینی مەسەنە ماوەکی کورتی ماوە مۆبایلێکی نوێ بێ خەڵکی هەموو چاوەڕێی دەکا بەخۆی خۆ حساب دەکرێت عفوان بڵێ خۆی شەکان حەزەوە لە ئینسان دەکە حەز و شەهوەتەوە لە ئینسان دەکە کە ئەمە دەڵێن مانجی ڕەمەزان کە بە ڕۆژی بووینە حەز و ئاواتمان چییە نان و خواردن و خواردنەوەی خوای گەورە فێرمان دەکا ئەو حەزە بگرین فێر و تەدریبمان دەکا کە حەڵالیشە ئاو حەڵاڵە نان حەڵاڵە هەمووی حەڵاڵە خوای گەورە سنوورێکی لە بۆ داناوین لە 11 لە 12 مانگدا مانجێک خۆمان بگرین فێرە سەبرمان دەکا ئەگە برسی بووین سەبر بگرین ئارام بگرین فەهوە شەهر و سەبری پێغەمبەر دەفەرمێ ئەو مانگە مانجی سەبرگرتنە ئێستا دەبی ئارام بگرین لە خواردن و خواردنەوە و زیادە ڕۆی هەتا دوایی ئەمە دەبی ئارام بگرین ئەو حەزە وەڵڵا حەزم لێ ئێستا کە جوانترین مۆبایلم پێبی جوانترین سیارم پێبی جوانترین خانوم هەبیت بەڵام ئەگەر پێویستم پێ نەبوو باشە چ پێویستی هەیە لە شریعەتی ئیسلام ئێستا کە دەڵێ کەسێک ئەگە قەرزدار بی والغاریمینە چێ ئەوانە زەکاتیان پێدەسی دەفەرمێ شریعەت دەفەرمێ ئەگەر غاریمین بوو لەسەر شتێکی شریعەت شرعی قەردار بوو بی نەک بێ شرعی دوایە کابرا خانوەکی دەکا خۆی و ئافرەتێکن خێزانێک بە تەنیانە دەسی ڤێلایەک دەکا لەسەر ئەو ڤێلای قەرزدار بووە زەکات بەوەی ناچی یان هەستاوە سیارێکی کڕیوە ئەو سیارە بەس لە بۆ کەشخەی خۆی و فەلسەفەی خۆی سیارێکی کڕیوە بە 4-5 دەفتەر قەرزدار بووە بەڕاستی زەکات بەوەی ناچی بە ئەو سیارەی بفرۆشی تۆ سیارێک بە دەفتەر بکڕسێ دەفتەری لە بۆ دەمێنێتەوە قەردی خۆی بابداتەوە ئەهان لێرە هەموو ئیسراف وا دەکا مەحروم بی لە زەکاتیش ئەو جە تەکنۆلۆژیا ڕۆژێکیش تایبەت دەکەین بە زەکاتیش کاتەکە شەرەوەندەیە مامۆستا حەزمان دەکرد زیاتر باسی ئەو بابەتش بکەین بە تایبەتیش حەزم دەکردوانی مەسەرەن دەچنە داوای کچێک پارەی مەسەرەن زێڕ و ئەو شتانە زیاتر ئەرێ وڵڵە ئەوانی هەمووی لە سنووری خۆی دەچەوە بەڵام بە شێوێکی گشتی ئیسراف لە سەخواردن و خواردنەوە بوو ئەمە لە مانجی ڕەمەزان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ نحن قوم لا نأكل حتى نجوع ناخۆین هەتا برسیمان دەبی وئیذا ئەکەلنا لا نەشبع ئەگە خواردیشمان تێر ناخۆین ئەمە ئەوە دەستوری پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە لایەنی تەندروستی بە هەموو شێوازێک ئاگامە داری خۆمان بین ئیسراف نەکەین و ئەوەندە نەخۆین کە زەرر لە دین و دنیامان مامۆستا مخلصکاوانی پێشنوێژ و تاقین لە ناو بەرنامەی پاشی و پاشوی پێنجەم لەگەڵماندا بووی زۆر سپاس مامۆستای شڵا ئەخفنێن خێرە بگەنە هەمی خەلکی مفاژی زۆر سپاس بەڵێ تەماشاکان نوێژە بەرنامەی پاشی بەرنامە لێ تەوەرە یەکەم بژین مژارە یەکەم یا ئاینی بدایی هات ئەم دێ بەرەف ڕۆژاوای کوردستانی بێت چیم تایبەتیژی باژارێ کوبانێ باژارێ کوبانیژی ئیدی نرخی کەلوپەلا زێدە گران بووە خەلکی هەژار و دەستکورژی گلەیاوانە ji bazirgana heye dibêjin ew zêdetir tişta giran kin û daxwazî kin ev pirzgirêk û giranbîna bihaya bête çareserkirin û beref Kobanê û bernamê paşîv
بردوام هینجی بردوام من گلمدا مرۆڤ مەتمای دەبێ ji meha Remezanê li Kobanî ne danûstandin ne jî tevgera bazaran. Ev yek ji ber bihabûna nirxê pêdeviyên jiyanî. Ev bihabûn dibe sedema ku welatî nikaribe pêdeviyên xwe bikire weke salên borî. Xwediyê vê firoşgehê dide zanîn ku nema kes wek berê danûstandinê dike û eger ku bike jî bi hindik dike. Her wiha ev yek dibe cihê nerazîbûnê û pêşbîne ku ew firoşgehê xwe bigire. أنا والله كيف قاعد تشدد ليش كيف قاعد كان بغير ما باعتبار إنه القدرة الشرعية جمعتنا كس أولويتنا أنا ككريت مالا أنا إن شاء الله الدروس سيري أم ككريت كنا جرو كاش بكرتنا أم تينا كم بينجا كده بعجاتنا أم خلاص نوبة مرة أم سيس هذا فرق تينا خلاص نوبة أم كارك فايدة ممكن مالش كسكوي شتري كم فروشن لگور بازرگانان که هن بر همین کوبانی جه شینکایی در نکتی و هر شینکایی جه دور دن تین و نرخ بها دبه جبر تمنه و گوستنه و گمرگا کو ریبندن کومن چکدار لسریان دستینه و افهمی بهابون دبه آستنگی جبو ولاتیان از عادرون از جیگی بوبی از بوبی کسکوی بوبی دن و گمرگ دیسان جام نظامته نظام دستینه جیش هر دستینه حتی جیش حسن نظام دستینه گمرگ از كل حال يبرد سنن سري كيلومتر فرنگ همي 100 كودي شوم مارد و اسعار گمرگ دي رشوه بلاد که نظام حتی که جيش هر تبي دست كود 25 كودان قربون چي سركه 25 جاي يفر سركه و همي سركن و حساب بوتا که كل در كده باجار کوبانی گوژه کوچبری و ایرانی ده انجام ایرشا داعش دادید وجهلا ترکی و امبارگو لسر هاتب کار آنین هر وحال لمل روج آواج آلی داعش و مرتالا فرات و هاتا دور پیش کرن و تدی وگرا پرانیان اشتجین و لگل وکرنا ریا جزیره لیتانها بشک جن اشتجین و ایش خزانیه دکشینن و خودی موچین هندکن رضوان بیزار کردستان 24 کوبانی سەربازیون ئەم جارە شیرۆکی ژیانی کرێکارێک دەگێڕێتەوە کە 40 ساڵە خزمەتی ژینگە دەکات و نەمان دەڕوێنێ و خزمەتی درەختەکان دەکات و لە هەر شوێنێک سەوزایی هەبوو بێ و دەستی پێ ڕاگەیشت بێ ئەو بەسەری کردوونەتەوە و ئاودێری کردوون. ئەم دەستانە تینوێتی ئەم گەڵا و درەختانە دەشکێنێ و وزەیان پێدەبەخشێت تا گەشە بکەن و ئەم گەشەکردنەش سات بە سات خزمەتی ژینگە دەکات و چەندین سوود بە دەوروبەر دەبەخشێ. ئێمە لەم ئیشەی لە 1970 لەم ئیشەین ئەو ئیشە خۆتان نەزانی ئەگەر حەز ناکەی لەو ئیشە ناتوانانی ئەم شتڵانە ئەو سەوزیانە بخێوەکەی جاران نەوعەکەمان کەم بوو ئیستا نەوعەکەمان یعنی خوا زیادیکە لە دەرەوە دێ ئەنواع و ئەشکال دێ نافورەمان هەیە ئەنواع بەردمان هەیە ئەنواع بەردی سپی بەردی سەوز بەردی یعنی ڕەنگ و ڕەنگ سندانەمان هەیە پلاستیکە لە تورکیا دێ سندانەمان هەیە پلاستیکە لە ئیران دێ زۆربەی زۆر ماڵ هەیە جێگای حەدیقەی نییە بەڵام ئەتوانێت لە چەند ئینجانەیەکی ئاوا گوڵ لە پەنجەرە داینێ لە سەر مێز داینێت
And we're here for Memorial Day to remember those who have given their lives for our country in the past. I will say that this is a day that is precious to our country. All of my ancestors fought in the Civil War. All second great-grandfathers fought and for the Union. Today it was a very warm day, but it was definitely worth it because I know that whatever I went through, I know the people that serve my country have suffered much more than I have, and so happy to do it. It's nothing compared to what they do. اف قهرمانی و کشا بومو حیوانی وکا دو ماهی و قهرمانی بده جای اینا ما قهرمانی کادیل بر بوداد گکریات ما رمضان دا قهرمانی والیبال اف قهرمانی تا بردام بوداد گکریات تا سرمیزه تا پی تا والیبال بردام من اف جرا قهرمانی ام گشت نیاری دماهی و یاری دماهیش مکاس به دست وینات ام چون یاری جزانیش مجزانیش هر مبر و ام سوپاسیا جناب مدیریت کن حتی ویگاف کی اف خولا بما فکرین سوپاس دارید بينا اش عردي حتى عثماني وكي داد جاكري ما حسبنا جدا ما حسب كتن وكي برايك بله تماشاگران هنجا دی برنامه پاشیف دنوا ساعت 2 دا پاشیف و 5 خود حس کرده بردام بتو دنجار دوام دان کو تور دوام خود حس کردم دی بحثا بابت که تندرستی کین دی نوا هی رمضان دا گل خارن ته حاصل کرده گل یعنی باشه که شو خارن ته خارن او خارن جیت نوا گدای دا معیده هم دی زتر بحثا نخوشیا کین اوین گدا توش بته و چا بشین خو پاریزین شما نخوشیا او گدا که تندرست مهبت لبری ام دز وی بابتی بکن خود حس که دکتر هرمان بس برای نشترگیرین گشتی دید یال مدابط جبوی وی بابتی لبری ام دز بابتی بکن بابت تندرستی ام ده برف سفرین تجی خارن ین با کره کردستان تایبت و گشتی جین ترکیه و بچین ایدی جداش هیوندن هی و رمضان سفرین خارنه دنوا ترکیه دا ایدی جوره ها خارن تینه داین ج شریناهی یا ج خارن طامین ترکی با صحت همی آود مک خارنت خون پاشیوه پاشیوان صحت بد بس بورین یعنی تندرستی جد بیشن دانی نوان همی خارنا اوین مثلا کربوهیدرات و اف تشتی مفاج بوی لشی تشتی که باشه لدوید ام دیر بین جزیده خارنه برف ترکیه و سفرین تجی خارن و پاشیف بردام بر به هاتنا رمضان ره یک شمجارن گرینگ خواردن رمضانه
کەسێن ku rojî digirin her roj bi qasî 17 demjimêran birçî dimînin. Piştî vê birçîbûnê sifreyên fitarê û paşîvê jî bi awayekî dewlemend tê amadekirin. Digel sifreyên taybet tên amadekirin her wiha kesên ku li derve bi lez û bez xwarinê dixwin jî hene. Lê aşpêj diyar dikin ji ber ku bi temamiya rojê rojîgir birçî dimînin di dema fitarê de jî herî zêde xwarinên bi goşt û yên bo tenduristiyê nebaş tercih dikin. Et yemekleri daha çok tercih ediliyor. Kesên rojî dikirin ji ber ku bi demeke dirêj birçî dimînin di dema fitarê de herî zêde xwarinên bi goşt an jî xwarinên giran dixwin. Her wiha xwarinên ji hevîr tên çêkirin, birinc, savar û şêranî jî xwarinên sereke yên Remezanê ne. Yanına salata sunuyoruz. Ji bo tenduristiya mirovan divê xwarina fitarê çawa were amadekirin. Diyetîsyen amaje dikin ku divê xwarinên giran di fitarê û paşîvê de neyên xwarin. Suyla başlanmalı iftar. Divê kesên bi rojî bi avê dest bi fitarê bikin. Piştre jî helbet şorbe ya herî baş e, da ku zîkê mirov ji xwarinê neyêşe. Beriya xwarina sereke, salat gelekî baş e, ji ber ku bi saya wê mirov têr dibe û zêde xwarinê naxwaze. Xwarinên piştî destpêkê jî divê bêrûn bin û goşt jî an divê were kelandin, an jî li ser menqelî were pijandin. Bu yemekler Xwarinên giran karîgeriyeke neyînî li ser tenduristiya kesên bi rojî dike. Ji bo vê jî spor pêşniyar dikin ku heger piştî fitarê kesên rojî digirin hinekî bimeşin yan jî sporê bikin ev yek dê bo wan baştir be. ana yemeklerin ardından yaklaşık Nêzî saetek piştî fitarê spor yan jî meş gelekî sûde were. Kesên ku nikarin sporê bikin, şûna sporê dikarin bimeşin jî. Her wiha di danê paşîvê de jî xwarinên ku em danê taş tê dixwin divê werin tercih kirin. önemli. Digel xwarin û sporê spor pêşniyar dikin ku di dema fitarê de şûna şêraniyan divê fêkî û di paşîvê de jî xwarinên wekî penîr, zeytûn û hêkan an ku berhemên taştiyan werin xwarin. Şilan Çılgın, Kurdistan 24, İstanbul. Dayı temaşavan nêja prostîjî sifreyên tijî xwarin û rengarenk tiştekî xweş e û îşillah sifreyên hemîn bi Sulmana taybetî jî têva Remezanê tijî xwarin yên xweş bin û bişên jî wan xwarin bixwin yani îsrafê têda nekin û karîgerî jî sermaîdê wan nekin tu xwedê rojî nûvejet wana qebêl kin. Em dê zêdetir wekî me beriya em biçîne Tirkiye û Bakurê Kurdistanê jî taybetî me got em dê behsa nexweşiyên taybet bi gedeyî yani meîdeyê bikîn û zerdawê jî zêdetir لبو ام بابتر ان شاء الله دکتور هرمان صابر سپوری نشترگری گشتی لگلمان دبید دکتور جان زور بخیر بی زور سپاس روزو نوشتن خبر رمضان تام پیروز امين و با لسرتاوا يعني بگشتی باسی او اگرانه بکین بتسهو یک گدا توشی نخوشی دبی بو اوی لی دور بکینو يعني بس اگرک توشی او نخوشیانه دبی بله خوی گدا چندان هۆکار هەیە بۆی تووشی نەخۆشی بێ یەک لەوانە زێدەڕۆیە لە خواردن و لە خواردنەوە خۆلەکان بەتایبەت جگەرە چێژان هەندێک جۆری بەکتریای تایبەت کە بەس تووشی گەدە دەبن و هەندێک دەرمان هەن کە بەکاردێن لە بۆ بەتایبەتی ئازارشکێنەکان ئەوانەی بۆ ژانە جمگە و ژانە پشت و ئەمانە بەکاردێن ئەمانە هۆکاری یعنی با دەتوانین بڵێن هۆکارە گشتەکانی توشبوونی گرفتی گەدەن. يعني بو اوي خومان بپارێزین لە گرفت و کێشە و نەخۆشیەکانی گەدە دەبی یەکەم جار ئاگامان لە خواردن بێگومان خواردن بە چنەوەک مەسەلەن وەختی خواردن یانیش زۆری خواردن یانیش تامی خواردن دکتۆر بەڵێ خۆی جۆری خواردنەکە زۆر کاریگەری هەیە بۆ منە خواردنی چاور قورس سوور خواردنە برژاوەکان ئەمانە هەمویان گرفت بۆ گەدە دروست دەکەن هەروەکو باش کرد کاتەکەشی گرنگە بۆ نمونە پێویست وایە 3 ساعت پێشەوەی بنویت بۆ نووسم بڕۆیت 3 ساعت پێش ئەو کاتە هیچ خواردنێک نەخۆیت ئەگە خواردنە شواشت خوارد دەبێ خواردنەکەت سووک بێ نابێ خواردانە بێ کە قورس تیژ ترش چاور کە ئەوانە باز دەکەین مەسەلەن دەڵێ سوێر نەبی ترژ نەبی سۆر کراو نەبی ئەی چ بخۆین دکتۆرم ئەو هەموو شتانە خۆینە چمە بە تایبەت خواردنی کوردی بێگومان دەتوانی ئەمانەی باسمان کرد ئەمانە هەمووی گرفت بۆ گەدە دروست دەکەن لە ئەو کاتی کە زیادەڕۆی لێ بکرێتن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بەمام ناوەندی بخورێتن و لە کات و جەمی با بڵێن
مەسافەیە کە بێ لە بینیان بۆ نمونە تۆ ناتوانانی هەموو ڕۆژێ ئەم خواردنانە بخۆیت ناتوانانی هەموو زەمێ ئەم خواردنانە بخۆیت یعنی بۆمان هەیە نیوەڕۆ مەسەن خواردنێکی چاو بەڵێ دەتوانی خواردنێکی چوە بخۆی بەڵام نەک زۆر چەور بێ ینی بە شێوەیەکی مامناوەند کەمێک لە بخۆیت هیچ گرفتێک بۆ دروست ناکات دکتۆر باسی نەخۆشیە باوەکان بکەین کە گەدە توش دەبی زیاتر چ نەخۆشیێک هەیە زیاتر خەڵک توش دەبی بە تایبەتیش لە مانگە ڕەمەزانی پیرۆز بەڵێ خۆی چەند نەخۆشیێکی باو هەیە کە تووشی گەدە دەبێتن ئەوانەی کە باون بریتین لە برینی گەدا ئەوەی کە پێ دەوتێت قورحەی مەعیدا لەناو باوان یان ترشەڵۆکی گەدا ئەوەی کە ترشاتی دەگەڕێتەوە بۆ ناو سوورەنسک ئەمانە دوو نەخۆشیە هەر باوەکانی گەدەن برین یعنی قەرحە ئەوەی دووەم ئەمەی دوم ترشەلۆکی گەدا لە نێوان سوورنسک و گەدەمان سەمامەکەیە ڤالڤەکەیە ئەمەیان شل دەبێتەوە وە دەکا خواردنە ترشەکەی ناو گەدەت بگرێتەوە بۆ ناو سوورنسکت برینداری دروست دەکا و ئەگەر بەردەوامش بێتن خوددانەکە لەوانەیە تووشی شێرپەنجەشت بکاتن خوانەکە شڵا سەلامەت بن هەموو ئەمێر و گۆدا دکتۆر ئەو دوو نەخۆشیە بەس یعنی تەنها لە کوردستان زۆر باون یانیش لە هەموو جیهان ئەم دوو نەخۆشیە باون ئەم دوو نەخۆشە لە هەموو جیهان زۆر باون و لە شوێنێک بۆ شوێنش کە دەگۆڕێ و جیاوازێکی لەوەیە هەندێک شوێن کەمتر توش دەبن هەندێک شوێن زیاتر توش دەبن بەڵام لە هەموو هەر باوە لە هەموو شوێنە هەر باوە چ هۆیەک یانیش بە چ ئەگەرێک تووشی ئەم دوو نەخۆشیە دەبین زیاتر بۆ ئەوەی لێی دوور بکەین بەڵێ برینی گەدا هۆکارە سەرچەکانی بریتێ لە جگەرە کێشان خواردنەوەکەم جگەرە کێشان بەڵێ جگەرە کێشان خواردنەوە کحولیەکان و جۆرە بەکتریایەکە کە تەنها تووشی بەکتریا گەدە دەبێتن پێی دەوتری ئەچ پالۆری ئەم سەیە هۆکارە هەر سەرچەکانی توشبوونی برینی گەدەن هەروە برینی 12 گرێژ بێگومان ئەی نەخۆشی دووەم ئەوەی زۆر باوە بوو ئەمەی زۆریان باوە ئەمەیان هۆکارەکانی جیاوازە لەمە یەکەم زیاتر ئەمە لە ئەو کەسان نەڕووداتن کە با بڵێن شیرنی زۆر دەخۆن چەوری زۆر دەخۆن قاوە نسکافێ با بڵێن چایە خواردنەوە گازیەکان ئەمەوە دەکاتن ئەم سەمامەی کە لە بینی سوورنسک و گەدەیە شل دەبێتەوە لە هۆکارەکە شێوەیە کە هەفکارێمە میرژیت بێژ یعنی کەسەکەیت نەوە کوردستانێدا تشتێ شیری نەخوت ڕاستیجی خود چامەژی گەلە شیرینە هدیش بەر هەندێژی تەماشاوان هێژاش بەر هەندێژی خەلک زیاتر تووشیوە نەخۆشیەوە بەتیشڵە ئەم نابێژین شیرینە یا نەخۆنەکی دکتۆرژیت بێژم بەس یعنی کەمێکە باش دکتۆر ئەگەر باسی کەمەکە بکرێ بە چ جۆرێک کەمەکەی بخۆن هەم خواردن هەم شیرینیش بۆ ئەوەی تووشی نەخۆشیەکانی گەدە نەبی خۆی کەسێک بۆ کەسێک کە جیاوازی هەیە کەسێک دەتوانێت شیرنێکی زۆرش بخواتن بێەوەی هیچ گرفتێکی بۆ دروست بێتن کەسێکی تر بە کەمێک زیادە ڕۆی بکاتن لە شیرنی تووشی گرفتەکە دەبێت خۆت دکتۆری خۆتی خۆت لەشی خۆت باشتر لەم دەناسی دەزانی کە ئەم شیرنیە لەمە زیاتر تووشی گرفتت دەکات ئەتوانی هەتا ئەو حەدە بخۆی زیاتر نەخۆیت باسی فەرقیت کرد لە کەسەوە بوو کەسێکی تر تەمەەن دەور دەبینی لە بوو نەخۆشیەکانی گەدا بێگومان نەخۆشیەکانی گەدە بە هەڵکشانی تەمەەن زیاتر دەبێتن ئەو دوو نەخۆشی باوەی کە باسم کرد لە گەدە توش دەبن هەردووشیان بە بەرزبوونەوەی تەمەەن ڕێژەکەیان زیاد دەبێت بێگومان هۆکارەکەشی دیارە جگە لە هۆکارانی کە باسمان کرد زیاتر کەسەکانی کە تەمەندا دەڕۆن توش نەخۆشی بەرزبوونەوەی پاڵپستۆی خوێن و گرفتەکانی کە خوێن مەین و ئەو گرفتانەی جەڵتە و شتیوالە دەبن بۆی زیاتر بۆ نمونە ئەسپرین بەکاردێنن ئەسپرین هۆکارێکە بۆ برینداربوونی گەدا بۆ هەروەها زیاتر جونگی ئێشان و پشت ئێشان و ئەو نەخۆشانە زیاتر باون لەو کەسانی کە تەمەنیان لە ژوورەوەیە بۆیە هەر لەبەر ئەمەشا ئەم دوو گرفتەش زیاتر لەو کەسانە ڕووداتن دکتۆرە تو باسی ئەو کەسانات کرد کە بە تەمەرن مەسەنەن تووشی هەندێک نەخۆش دەبن دەچنە لای دکتۆر کەمیەکی زۆری گەورە ئی دەرمان وەردەگرن ئەم هەموو دەرمانەش دەخۆن دوجار کاریگەری لە سەرمەعیدەی دەکە ئەی بە شێوەیەک دەرمان بخۆین کاریگەری لە سەرمەعیدە نەبی بێگومان هەر دەرمانە و ڕێنمایی تایبەتی خۆی هەیە واتە پێش خواردن بخورێ یان لەگەڵ خواردن بخورێ یان پاش خواردن بخورێ جگە لەم هۆکارانەش بۆ نمونە کەسێک کە بەخۆی گرفتی گەدەی هەیە یان گەدەی زۆر باش نییە کە تووشی نەخۆشێکی بۆ نمونە پێویستی بۆی هەیە کە حەبێکی وەکو ئەسپرین بەکاربێنێتن دەتوانێت لەگەڵ دکتۆرەکەی خۆی گفتوگویەکی کراوە بکەن بۆ ئەوی بتوانرێ بە کەمترین زەرەر بێتە دەرەوە دەتوانرێ لە هەمان کاتدا هەمان دکتۆر ئەم دەرمانەی گەدەش بۆ بنووسێت کە تشاتی گەدەکەم دەکاتەوە بۆ ئەوی کەمترین زەرەر بە گەدە بگەێت زیاتر چ دەرمانە وە دەکە گەدەمان تێک بچی بەڵێ هەموو دەرمانە ئازرشکێنەکان
ئەوانەی کە پێیان دەوتێتن نانستیرۆیدل ئەنتیفلامەتەری دڕک وەکو بۆ نمونە ڤۆلتارین پرۆفین ئەمان هەمان گروپن زایدەن ئەسپرین و ڤۆلتارین گەدە تێک دەدەن بەڕاستی یعنی هەر کاتێک ئەسپرین و ڤۆلتارینمان وەرگرت دەبی لە بەرامبەریشدا حەبێک بخوین بۆ ئەوەی کاریگەری لەسەر گەدەمان دروست نەکەن لەو کەسانەی کە توانای تێکچوونی گەدایان هەیە معڕەزن با بڵێن دەتوانرێن گەدایان تێک بچێت لەبەر ئەمە کارانە باشتر وایە لەگەڵی بخورێتن بێگومان دکتور بابینە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز کە لە ناوی موسڵمانانەوە بە گشتی لە ناو هەموو جیهاندا زۆر پیرۆزە دەژگوترێ ئەمە ڕۆژوو دەبێتە هۆی دوور بکەوینە لە نەخۆشەکان ڕۆژوو گرتن دەبێتە ڕێگر لە بەرامبەر ئەوەی کە تووشی نەخۆشیەکانی گەدە نەبین خۆی ڕۆژوگرتن وەکو ئەوی دەیزانین و بەپێی هەموو لە کۆڵنەوە زانستەکان ئەوەی کە کراوە دەرکەوتووە کە سوودێکی زۆری هەیە بۆ لەشی مرۆڤ بۆ هەموو کۆئەندامەکانی لەشی مرۆڤ و لە ناویانیشاندا گەدا تۆ کەمترین خواردن دەخۆیت لە ڕۆژێکدا بۆیە گەدا دەتوانین بڵێن ڕێستێکی وەرگرتووە کەمتر تووشی دەبێت بێگومان ئەگەر لە کاتی فتار دانانشی کەمیەکی زۆر ڕێژەیەکی زۆر لە خواردنە تیژ و چەور و سوور و شیر نەکان بخۆیت ئەم کاتە بێگومان زەرری زیاتر لەوەی کە قازانجی هەبێتن دکتور زیاتر باسی خواردنەکانی کرد مەسەران ترش و تیژ و دوایە شیرین بخۆی لە بینی تامی خواردنەکان بۆ ئەوەی کاریگەری لە سەرگەدە نەکە شتێکی ترشم خوارد دوای ئەوە دەکرێت هەر یەکسەر شیرین بخۆم یانیش لە بیمارێک لە نێوانیاندا هەبی ئاساییە ینی کاریگەر لە سەرگەدە ناکە نەخێر ئەی باسە دکتور باسی چارەسەرکردنی کێشەکان بکەین بە تایبەتیش ئەو نەخۆشیە باوەکان بە نەشتەرگەری دەکرێت یانیش یعنی شێوازی تری هەیە بۆ ئەوەی چارەسەر وەربگرین خۆی چارەسەری نەخۆشیەکانی گەدا دەکرێتن بە سێ بەشەوە بەش یەکەم تێگەیشتنە لە نێوان دکتۆر و نەخۆش بۆ نەوانی باسم کرد خۆپاراستن لە خواردنانی کە زەرر بەخشن بەکارنهێنانی ئازارشکێنەکان ئەگەر بکرێتن بەکارنهێنانی ئەسپرین ئەگەر بکرێتن و ئەگەر هەر زەرور بوو پێویست بوو کە بەکاربێنرێتن دانانی دەرمانێکی تکە کە ترشاتی ناوگەدەکەم بکاتەوە تێگەیشتنە خاڵی یەکەم و لە هەمووشیان گرنگتر بێگومان خاڵی دووەم دەرمانە و لەبەرەوەی بەو ساڵانی ئاخیری دەرمانی زۆر زۆر باش بەرهەم هاتووە دەتوانم بڵێم نزیکەی 1995 لە بۆ 1970 مەش گرفتەکانی گەدا بە دەرمان چارەسەر دەکرێت پێویستی بە نەشتەرگەری نیە تەنها ئەگەر بۆ ئالۆزی بۆ نمونە گرفتی برینی گەدەی هەیە برینەکە بۆتە هۆی خوێن بەربوون نەزیف ئەمە ئەو کاتە پێویستی بەوەی هەیە کە نەشتەرگەری هەندێک زار نەشتەرگەری تەداخل بکرێت و بچێتە ناوی و چارەسەری بکات بۆ نمونە وا دەکاتن کە گەدە تووشی جیران بێتن ئەم با بڵێن ئەم برینەی کە لە گەدەی کەسەکە هەیە بە بەردەوام بوون ئەستوش دەبێەوە دەکاتن گەدە داگیر دەکاتن و گەدە دەگیرێ خواردنەکە نارز نابێ و دەڕشێتەوە کەسەکە ئەو کاتە لەوانەیە هەندێک زار پێویستی بە نەشتەرگەری بێتن بێگومان نەشتەرگەریەکان هەمووی قورسن هی گەدە یانیش سوکیشیان هەیە ینی گچکەشیان هەیە زیاتر لەو چەند ساڵانی ئاخیری با بڵێن پزیشکی بەگشتی بەرەو نازور و ئەو زانستە دەڕواتن کە بە کەمترین زەرەر نەخۆشەکە لە گرفتەکە قوتاری بێتن بەمونەکە کەسێک برینداری گەدەی هەبێتن و تووشی خوێنبەربوون بێتن یەکەمین زار و یەکەمین خوتووە یەکەمین هەنگاو ئەوەیە کە بە نازور هەوڵ بدرێتن کە برینداریەکە چا بکرێتەوە بۆیە نەشتەرگەری دەتوانین بڵێن کەمتر بۆتەوە لەو چەند ساڵی ئاخیری دکتور جان دوێنێ لەگەڵ دکتۆرێکی تر هەمان بابەتێکی تەندروستیمان باس کرد زیاتریش باسی کەمکردنەوەی کێشمان کرد لە ناو کەمکردنەوەی کێش باسی هەندێک ومان کرد کە مەسەڵەن بتوانین کێشی خۆمان لاواز بکەین ئەویش بچووکردنی گەدە یانیش خستنە ناوی باڵون لە ناو گەدەدا ئەمانە کاریگەری خراپ یانیش سەربی لە سەر گەدە دروست دەکات یانیش شێوەیە یانێ شتێکی ئاساییە لە بوو گەدە نەشتەرگەریەکانی با بڵێن ئەمەیان کە پێ دەوترێت باریاتریک سێژری نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە و جۆرەکانت کە دەگرێتەوە کەوا دەکاتن بۆ نمونە باسی نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە بکەین بەشێکی گەورەی گەدە لێ دەکرێتەوە بەشێکی بچووک دەمێنێتەوە کە وەک بۆڕی دەمێنێتەوە خواردن لە ناوی نامێنێتەوە کەسەکە زووتر هەست بە تێربوون دەکا بە کەمترین خواردن بتوانین بڵێن بە چارێگە قاپێک لە نیسک تێردەخوا بێوی هەست گرفتێکی لە دروست ناکاتن تێردەخوا و بە مەشکێش لەشی کەم دەبێتەوە ئەمە زۆری زۆرە هەندێک زۆریان گرفتی وای نییە
لا هم لنا يعني لسر قدا قرفتي تشينيا والله ما هندي كان بيقومان قرفتي كي هيو بونمنا ام عندك نشتر قري هي قدا قد كناكرتو بتو بناكرتو بلكو قدا ودا كريك خواردنا سناو قدا يكسر بستناو رخوله باريكا لما يشو دروا هذا قاعد تبشي خواره ولا وين دروا تيكل دكري لقل مادي زرداو باش يجي كمي هرز ذكرتنا باش زوركي ذكرتنا قولون بابلين ام كسا توشي لواني اسحالي زكسون بيتن كسا كتوشي دوزبوني بردي زرداو دبيتن كسا كتوشي كم بونوي فيتامين كان بتايبتي فيتامين بي 12 كبيوست لقدا وكمي اسن كم خويني توشي ام غرفان دبي بيقوا دكتور اما دواي باسي هم بجين كاري زرداو دكين لقل قدا وبيونديان بيكو تاتسنت نزيكا بلام استادتين ولا يدهوك ولا كارم زانين كشو هواي دهوك لنا ما ينقرا مزان روجي سوارم سو بل تماشفان هجا برنامج باشي بردامه مي برف افكار خوب مسعود محمدي وبچين و بناوا باجر دهوك دا ديال هند بوليسين ناوا باجر دهوك دا جوي باراستنا اولهيا باجر جيب گشتي كردستان جي براستيجي هزين امني هردم خدمت دانه مسعود افدمت باش زیاده تر ام بحثوی جهیب کین اوینو کت طول حاضر و بچه شوی کی او پلیس و هیزن اولکاری پاشی و فتارن خو تکنو فرمون کامیراش بوی تماس بله جوان دیارک و هم هر شف لجه کینه و ایروجی عمل بشکا پلیسین پراسنا شلاکین مدنین اندهو که دیارک و پلیسین هنه شاف روش خدمتها خلق دو که داناداکو امنیت و اولهیه باجر دو که بتا پاراستن نهادا کودیار هم برف نزیه کی بانگی چین جبرویجی اف پلیسین هنه کی پرانیوان هن بینن کو بسرمانن روجیات گرن اوجی آماده کاری پاشیوت کن پاشی وقت خون داکو صباحی پروژی من ویری جوان از دیال برپرسی بشکی آقام کو اوجی هجا مقدم رشید محمد رشید برپرسی بشکیه او دی زاتری با محصل کارو چالاکین ماه رمضان که تایبتی مقدم دم تباج بیتن اگر ما محصل کارو چالاکین ها که تایبتی ماه رمضان دا چه برنامه که تایبت و هجبو پاراسنام نهیا پارزگادو که دم باش طبعا همیه ماه رمضان ما کارو چالاکیت مت برفرهن تو مهدا تایبت که بنفشویجی وکی هر سال طبعا افصال ما دست بکری کمین چالاکیجی اوج مخوله که فکری بو چالاکیت مدنی تایبت بودم پلیس ها بتوید بینه به جلک رش کدا استوا یه هنری انکوی تکنیکی بلندتر لبیتند و مهدا هر وسا طبعا روزانه ام واجبات در تخین پشتی نیبر طبعا وگا به در چبن حتی نزدیکی 15 رمضان پشتی هم بینین کو سیکادو که دیف سیکادو که هم چین دمی سیکم زانی گلک بیت کارت کبیت و خلک ما قسط سیکت بو کرینات کلو پلا ام زان حتی درنگی شف خلت مینیدن مفرزت ما طبعا در چبن سیکادو که هم در تخین هر وسال وگا ویجی دم بیت وقت تراویح مفرزت ما ام دو مفرزه در تخین سر همی جامعه دو که دیارین جامعه ساتینه چاریش چنه باشه ناو هزوا بشکا پلیسین پاراسنا چالاکین مدنی از بارم که این کار کردی یعنی جبلی چالاکیان این رول امنیتی و پرزگاه اجرا بن طيبت وقت آماده فکری که مفرزه هن ناو باجری دا جبلی کو چالاکی بود بله طيبت ماه رمضان ده طبعا شوانه مفرزه جدانین الدهو که هر جال جهه کی کار امنیتی طبعا دوریات ما بشب روز در کفن بیر راوستیان حتی اسپیده در کفن روز در کفن هندزانه طبعا دهوكش باجرت امن السرانسري عراقي من فياس اماجه بنر كمان نهضه بروجان البغداد قالك باجرين عراقي باقين تشد بن اريش المازن تشد بن يعني اف نهنيا امنهيا دهوك تشيا راستي نهنيا دو فاكتورات اساسيات يعني يكيم دي بيجي خلك ما تاك كسي ما انكو خلك دهوكي هر اك بوليس اكل جه خو هر آریشه که چه هر شکش یکی بن اتش میش متا 20 تلفن تن اوا نیو کا کاری سر ملت خلک ما یه دوجی اف گنج تو بینی و یتهمی هزت ناف خود طبعا بشه وروشید کاری دا عبدل سوزانه ما حتی وفکنیتی یکی گوتی از کار نکم آن از نشم آن 5 سال یک کری اف پلیس ما بهمی دل و جان بروح خوی آماده خو گوری وی ولاتی بکتن خلک دو کی بکتن تونه دخل که ما بامنهی بجیتن و چه آریشه بو چنه باش مقدم رشید محمد رشید بر پرسی بشکل سپاس بتا سر جواب خیر سپاس بله جوان اگر از بارم دم منه هی است لازم یعنی قال یک دو جوان پلیسان جباهم اوین کوت ارکی دانه و کنه هایند ببینن شب روش ارکی دانه از قال یک جوان باهم باشی برا شونی سر جواب صاحب خیراتم یک جواب پلیسای یعنی بشب روشین خدمت واجر دو کت کن بله طيبت رمضان ده یعنی هیا ما بولاتین دو که تا چند این گارانتی دنوان کو آرامی یعنی رمضان خدا رو باز بیان ام بجینت بشراز بن آرامی و پاراستیه ام پلیس چالکین مدنینه 24 ساعت خدمت ولادی ده باشه زور سپاس سر جواب بله برات باشی چانی
نشوي بناشي باوي باش سواز بتاع بلد يارك كل فيري يعني وكو من امجا بيكر يعني جالك جا وان بوليسا شافوروش خدمتا ولاتيان انا از قال رايت تباشي صاني بس لازم يعني بزانم رمضان و چا درواز بیتن نبینیم بشافوروش این ترکی دانا بشكل بخيرات نوات كاين رمضان ما هر دست بيك ساعات اولي ساعات ناس بيدم دست بيت كاين اركو واجبات تقام راد بين ناف بازار دوكي وناف همي كراك دوكي دا سر سامان خلقي باريزين حتى جهتا ودمي فطار خارن دمي فطار خارن بوليس ما بتأركي دا مين جي خدا ويدي تريتين فطار خود كان ایکو دو بدل کنن و جاری کدی تری حتی دمی تراویح خلاص بیتود گیتا دمی پاشی و ما پلیس تیم وگاویجی ایت ارک خدا او دیتری ویر ارکت خوید خلاص کردن دک جوانا پشتین گیتش نه دک ارکت خوید دیتری دا اسپر سکوتی کم الدو که ماریشت شد بنیان آریشت چه نا بنیان بری چه بنهین حوالدان او کسین کو حوالدان تکدان بکنین آن دست سر کن بله سپاس بخدا خلکی ما گله که هاری کاره یعنی آریشه نسبت که گله که کم تتکرن وکی دیتری جی خلکی ما چه دم آریشه که بین زیدرین وقت پیوندی هر دو هیلن گرم شماره 140 و 144 کن و 140 و بزیدرین دم خالد مید هوارات ندگنه اک آریشه ماسته بو بدوی بو قوت کا باشتر بیته قوت ما باشتر هم زیتر باش ریدان طیبت رمضان داد شد بن خلکی پروژه یعنی رنگ تورا بون حساب یک نوبرنده کولات یا چه یعنی جدر یعنی پرانی خلک یعنی پروژه نوستینه آریشن بزیت شد صا چوانه نه سپاس بخدا و دوسیار روزه که در باز بون به آریشه بون یعنی الحمدلله ولی سپاس بوده از گل یک دو پلیس نیواق وام تو باشی برا مثلش رمضان تا چه در باز بیتن خوشه باشه یعنی تو شبه ترکی دارنجی پروژه ارکت چواه بله بجم تو پروش یعنی نوبداری آنجی بشف بشوروش ما بشوروش باشه وهين وكو بوليس يعني بروجي خلق بصرمان يعني بطيباتيه بكروجيات جريتن جبركو بلا جرميه او بلندا بو چندی دم جميرا مروي بروجي يعني خلق اعصابيات توي چاني باشه این اعصابي نابن نه باشه زور سپاس با سرچه بله دمت خوش برین جوان وکی یادیار یعنی باجر دهو که پارزگاه دهو که بگشتی سر چندین سالانه یعنی ناوک بخواد سرانسر عراق تومار کریه که یک جوان پارزگانه کمترین که شواری شل و پارزگاه پیداد بن بود دمکی ده که عراق و کم بینین کمک آریشن مازن داروجانه پقین الباجر عراق پیداد بن لدهو جبرکو وکی مقدم رشیدی جامعه فکری خلکی دهو که بخوش یه افکارت گل هزن امنی یعنی هر کس که بخواد پلیس که سرجادش بر وجه و باید صدام کل سنوی پارزگاه دهو که بگشتی کمترین آریشه پیدا بن و کند بینیش یعنی رجاء که یک جار مازنا پلیس هم شاوروش الامن هیا پارزگاه دهو که السر ملت وانه و بشاوروش ترکی دانش بو پاراستنا خلکی دا که او بشوه که آرام رمضان خود آرواز کنو به دیار جیرین جمعه مسعود پلیسین پشکا چالاکین مدنی دست به بخارنا پاشی وکر پاشی وانا صحت و خیر و برکت بود اشلا خود روزی نویژن وانا قبیل کتو دستین وانا دیوشین و چاون وان و همی هزین اولکاری ما چیت کیم پلاستیجی اگر او نبن اف همنی و آرامیان و که خلک کردستان تعداد جید بردست نو زور سپاس بوده مسعود تفکری ما بشه که راستا خوش دهو که دیال مروی دکتر جام اما بردام داریم دست بابت کمانو نخوشیانی گده توش دبی پیشوی بتینه لای دهو کیش ما گفت من باسی ارکی زرداو بکین لگل گده تپیوندی کیم پیکوه بله کیسه زرداو او کبا و خلق پیدر زرداو بخوی کیسه زرداوا کیسه زرداو فرمانکی ایشکی کارکی بریتینی لدروز کردنی زرداو بلکو تنها زرداو لناوی کۆ دەکاتەوە و خەسی دەکاتەوە هەر ئەمەندەیە یعنی خەزنکردنی زەرداوە خەزنکردنی زەرداوە ئەو کیسەی زەرداو یانیش زەرداوەکەش بەخۆی تووشی نەخۆشی دەبی دکتۆر بەڵێ زەرداو مادەیە کە دروست دەبێتن لە جگەر پاشان بۆ ڕێک دێتە خوارەوە ئەمە هەموو کاتنا ناخۆین هەموو کات دەویشمان ناجولێ بۆیە زەرداو نایەتە ناو دوازدەگرێ بەڵکو خڕ دەبێتەوە لە ناو کیسەی زەرداو لەوێ خەست دەبێتەوە هەتا ئەو کاتێک کە کەسێک نان دەخوا خواردن دەخوا ئەم زەرداوە دەڕژێتن بەسە خواردنەکە و یارمەتیدانی هەرسکردنی چەوری دەداتن با بڵێن یارمەتی هەرسکردن دەداتن پەیوەندی بینی نێوان با بڵێن زەردا و گەدا پەیوەندێکی پتە هەیە بێگومان وژانەکەشیان نزیکی هەمان شوێنە هەردووچیان بەشی سەرەوەی ناوەڕاست یان لای ڕاست دێشیتن هەردوو ژانەکەیان پاش ناخواردنە زۆربەی زۆری جارەکان
و دەتوانین برنگرفتەکان پێکەوە پەیوەندێکی پتەویان پێکەوە هەیە بڵێ کیسی زەردا و زەرداویش یعنی بە تایبەت باز بکەین ئەوانیش تووشی نەخۆشی دەبن دکتۆریانیش ئەوان کارێکی ئاسایی بچووک دەکەن بۆ هاوکاریکردنی گەدە نابێگومان زەردا و دروستبوونی بەردی زەرداوە و یەکێکە لە هەرە باوەک لە هەرە نەخۆشە باوەکانی هەموو جیان و بەردی زەردا و گرفتێکی زۆر زۆرە ئێستا کەش لە ناو کۆمەڵگەی کوردەواری بەردی زەردا و بۆتە گرفتێکی ئێجگار گەورە و بێگومان گرفتی تێدا بۆ ئەگەرێک تووشی نەخۆشی بەردی زەردا و خەڵک بڵێ هۆکارە سەرچەکانی دروستبوونی بەردی زەردا و بریتێ لە زیادبوونی ڕێژەی چەوری لە لەشی مرۆڤ و زیاتر باوە لە ژنان وەک ئەوەی لە پیاوان و بە چ ئەگەرێک مەسەن لە ناو ژنان زیاترە لە پیاوان بەڵێ بەهۆی دوو هۆکارەوە یەکەمیان هۆرمۆنەکە پێ دەگوتە پرۆجسترۆن ئەم هۆرمۆنە لە ژنان زیاترە وەک ئەوەی لە پیاوان و ئەگەری دووەمیش دانانی سکپڕی دووجیانی هۆکارێک سەرچێ بۆ دروستبوونی بەردی زەرداو ئەوەی کە باوە کەمەل پێی دەڵێن کەسێکی ژم بێ قەڵەو بێ و چەند منداڵێکی هەبێ و چەوری زیاد بێ ئەمانە هۆکارە سەرچەکانی دروستبوونی بەردی زەرداون بێگومان بە بەرزبوونەوە و بە ژوورداچوونی تەمەنی مرۆڤش ڕێژەی توشببوونی بەردی زەرداو زیاد دەبێت لە 6 ساڵی لە 120 خەڵک بەردی زەرداوی هەیە لە 6 ساڵی 120 بەڵێ یان ئەگە 100 کەس لە 6 ساڵی بهێنی هەموو تەمەنیان 6 بە ژوورەوە بێتن بیستیان بەردی زەرداویان هەیە ئەمە ڕێژەیەکی زۆرە باسی قەڵاوەکانت کرد مەسەن بە تایبەت ژن زیاتر یانێ قەڵە و لە لاوازەکان تووشی نەخۆشیەکانی گەدە و زەرداو دەبن بەپێی لە کۆڵنەوە زانستەکان ئەوە دەرکەوتووە کە کەسی قەڵە و زیاتر تووشی نەخۆشی برینی گەدا دڵە کزێ باڵێن تشەڵۆکی گەدا و بەردی زەرداویش دەبێتن بێڵ دکتۆر ئەمە نیشانە سەرەتاییەکان باز بکەین ئەوانەی مەسەرەن پێش ئەوەی تووشی نەخۆشیەکی گەورەی گەدە بینخوا نەخواستە یعنی شڵ هەمی پۆڕاستی بن چ نیشانە سەرەتاییەکان هەن بۆ ئەوەی زوو پێڕابگەین ئەو نەخۆشیە چارەسەر بکرێت بڵێ بوونی ژان لە بەشی سەرەوەی زگ ئەوەی کە پێ دەوتە شوێنی مایدا شوێنی گەدا لە ناوەڕاستی بەش سەرەوەی زگ یان لای ڕاستی زگ ئەم ژانە زیاتر بێتن لە پاش چەند زۆرە خواردنێک کەسێک دەڵێتن مایدەم قورسە یعنی خواردنەکە هەرز نەبووە هەست بە قورساتی دەکەن لەم شوێنە ڕشانەوە دڵە کزێت لە سۆزێ قرپی ترش بێتەوە ناودەوت ئەمانە نیشانە گشتەکانن ئەگەڵ باز بکەن ئەگەر باز بکەین نیشانە گشتەکانی نەخۆشیەکانی گەدە و زەرداون بڵێ دکتۆر ئەمە باسی ئەگەر گەدە بەتاڵبی ئەویش تووشی نەخۆشی دەبین مەسەران ماوەیەکی زۆر گەدەمان بەتاڵبی هیچمان نەخواردی بەتاڵی گەدا هیچ نەخۆشێک دروست نابێتن گرفتێکی وا دروست نابێت نەخێر هیچ گرفتی دروست نابێت ئەمە بەردەوام لەبین لەسەر ئەوەتە بەڵام ئێستا دەچینە لای هاوکارانمان زیاتر ئەگەر نازانم وڵا لە کفری زیاتر لە گەرمیان بە گشتی باس بکەین لە لای گەرمیانەوە بە شێوەیەک ئیدی ڕەمەزان بە گشتی بە تایبەتیش ڕۆژوانان هەم ڕۆژ هەم شەوانیش چوون دەرباز دەکەن و بەرە و کفری تایبەتی یانی گشتیژی گەرمیە بەڵێ ئێمە ئێستا هاتوونێتە شاری کفری لێرە لە شاری کفری بە تایبەتیش لە مانگەکانی ڕەمەزاندا یاری سینیوزەرفێکێکە لەو یاریانەی کە هەم گەنجەکان و هەم پیاوە بە تەمەنەکانیش بایەخی پێدەن ئەم ساڵی جیاوازی یاری سینیوزەرفەکە ئەوە بووە هێنراوەتە جێگایەک کە بە ماڵی گەنجەکانی تورکمان ناسراوە لێرە ئەم گەنجانە پێکەوە گەنجە کوردەکان و گەنجە تورکمانەکان چونکە شاری کفری هەم نەتەوەی تورکمان هەم نەتەوەی کوردیشی تێدایە من زانیاریم نییە سەبارەت بە یاریەکە ئەچمە لای یاریزانەکان خۆیان سەبارەت بە یاریکردنی سینیوزەرف و ئەو گروپانەی کە پێکیانێناوە ئەو تیپانەی کە پێکیانێناوە لەسەر ئەم یاریە چۆنە با خۆیان قسەمان بۆ بکەن خۆیان ڕوونکردنەوەی زیاترمان بۆ بدەن لەسەر یاریەکە دەچمە لای ئەم پیاوە کاک مۆفەقتۆ هەرچەنە خەریکی یاریت ئەگەر تۆزێ قسەمان بۆ بکەی لەسەرەوەی باسیکی سینیوزەرفمان بۆ بکە ئەم یاریە چۆنە خاڵە یاخۆت چی شتێکی ترە چۆن چۆنیە یاریەکەتان وە لەسەر چی یاریەکەن سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین ئەم یاری سینە و زەرفە ئەتوانم بڵێم مێژوویەکی زۆر کۆنیە هاوشێوە یاریە کوردەوارەکان یاری کڵاوێنەوەوانە هەمیش هەمان شێوە یاریەکی تورکمانیە بەڕاستیانی تۆزێ جوانترین بکەین
ئەم یاریە بە حکمیەوەی کە لەم شارەیە کورد و عارب و تورکمان وەکو براژیاون لە یەکتریە ئەتر یاریەکە تەنها مڵکیەوە نییە بڵێن یاری تورکمانەکانە کوردەکانی شاوشێوەی تورکمانەکان تێن لە ڕەمەزانانە وەکو مناسبەیەک یاریە خاڵە یاخۆت لەسەر چی یاریەکەن گروپ نیەوە تیپە ئێمە گروپ ئەمە هەر گروپێت پێک تێ لە 4 نەفەر 4 نەفەری ئەو بەر 4 نەفەری ئەمبەر خاڵەکان هەتا 101 ئەمە خۆی 11 سەرفە لە 11 سەرفەکە دەنگی گێبێتە چاڵە کۆنە بڵین 10 زەرفی ئەمێنێتەوە 10 زەرفەکە ئەتر چی تێ تۆ یەک تەیە هەتا پێش بە دەستی ڕاستە لە دەستی چەبیشۆ یەک تەیە هەتاکو 5 مەلای یەکێکی تر لێرە کاکشاین ئەگەر تۆش کاکشاین تۆزە قسەمان بۆ بکەی ئەم یاریە ئێوە تۆ بەڕێزت وەکو تورکمانەیەکی دانیشتووی شاری کفری پێش دەست پێکردنی ئەم ئەزلایڤەی من باسیەوەتان کرد کە هەمیشە پێکەوە ژیان هەمیشە خۆشەویستی نێوان تورکمانەکان و کوردەکان ئەم شارەیە یەکتان کۆ کردوێتەوە یاریەکەش زیاتر بوو ئەوەیە کۆتان بکاتەوە یاخۆت چاموتێژی تایبەتی یاریەکە شتێکی ترە بەڕاستی پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەین ئەم یاریە سینی زەرف طبعا هەموو پێکاتەکانی ئەم شارە ئەم یاریە ئەکەن ئەمە یاریە تەنها لە کفرینیە لە زۆر شوێنەکانە هەیە وەکو ئاماژەی پێدرا لە ناو کوردەواریە بە کڵاوێن لە ناو عەرەبە بە مەحێبس لە ناو تورکمانەکانە بە هین سینی زەرف بەڵام ئەمە تەنها مڵکی نەتەوەیەک نییە ئەمە نیشانەی بە پێکەوە ژیان و برایەتێ لەم شارە چونکە ئەم شارە هەر ناوی کفری بەخۆیەوە عنوانێکی پێکەوە ژیان و برایەتی و تەبایە ئەمە لە سەرەتای ڕەمەزانەوە دەستان پێ کردووە تا کۆتایی ڕەمەزانیش هەر بەردەوامە بێ؟ بەڵێ ئەم یاریە لە سەرەتا ڕەمەزانەوە بە خۆی تەنیا یاری ڕەمەزانەمانە کاتێکی تر هیچ نابینن نە مەحێبس نە کڵاوێن نەهین یاری بکرێت سینی زەرف ئەمە لە سەرەتا ڕەمەزانەوە دەست پێکات تا کۆتای دوا ڕۆژانی ڕەمەزانیش هەر بەردەوامە بێت باشە زۆر سپاس دەستت خۆش بێ وەک میوانەکان ئاماژەیان پێکرد یاریەکە تەنها بۆ خۆشی و بۆ کۆکردنی گەنجەکان و پیاوە بە تەمەنەکان و ئەو کەسانەیە کە زیاتر حەزیان لەم جۆرە یاریەیە وەکو خۆشیان ئەڵێن یاریەکە تەنها و تەنها لە مانگی ڕەمەزانە بایەخ بە یاری سینی و زەرف دەدرێت لەمرە بڵێن لە سنووری قەزای کفری ئێمە لە شەوەکانی داهاتووی بەرنامەی پاژیفدا لە کوردستان 24ەوە هەموو شار و شارۆچکەکانی گەرمیان بەسەرەکەینەوە ئەو یاریە کوردەواریانەی بایەخی پێ دەدرێت لەم ناوچەیە بۆ بینەرانی کوردستان 24 دەگوێزینەوە بەڵێ من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە. ڕاستیژی کارۆچاڵاکی نوسەجداد ناوەهەی بە ڕەمەزانێدا و لێک نزیکردنە خەلکی یعنی شولونەتەوەین جودا هەم تورکمان هەم عەرەب هەمژی کورد ناوایەنێ ئێک یاریدا کوونڤەدن شتێکی خۆشە هیویدارین ئەف یاریین ئەف کارۆچاڵاکی نەتەنێت هەی بە ڕەمەزانێدا و بلی هەی بە ڕەمەزانیشدا بەردەوام من و خەلکێت ناوە کوردستانیشدا هەر کەیفە خۆشێدا بووین ئەمێت ناوە بەرنامە خۆدا بەردەوام بکەین دکتۆر زیاتر دەمەوێت بوو باسی هەرسکردنی خۆراک بکەم گوتمان زەردا و ئیشی ئەوەیە هەم چەوری هەمیش خۆراکیش بەگشتی لە ناو گەدەدا هەرز دەکرێت بەڵام خەڵکانێکی زۆر دوای خواردن سۆدایەک یانیش ئاوێکی غازی دەخۆن بۆ هەرزکردنی ئەو خۆراکە ئەمە کارێکی باشە یانیش هەڵەیە بۆ تەندروستی گەدە بێگومان ئەمە کارێکی هەڵەیە گەدە پێویستی بەوەی نییە تۆ ترشێکی بایۆتستەر تا یارمەتی بدەیت بەڵکو گەدە بەخۆی ترشی دروست دەکات و یارمەتی هەرزکردن دەداتن و پێویستی بە یارمەتیدانی کەسێکەوە یان شتێکەوە نییە ئەی دوای خواردن زۆر زار باسی ئەوە دەکرێت مەسەن دوای خواردن هەندێک کار هەیە نابی بکرێت مەسەن نووسن یانیش مەلەکردن یان خۆششتن ئەو کارانە ئەگەر بکرێت کاریگەری خراپ لەسەر گەدە بە تایبەتی دەبی یانیش بەگشتی لەسەر لەش ئەم کارانە خراپ خۆی پاش خواردن ڕێژەی خوێنی چوون بۆ گەدە چەند جارێک زیاد دەکاتن لەسەر حسابی شوێنەکانی دیکەی لەش بۆن و لەسەر حسابی مێشک هەر لەبەر ئەوەشە کاتێک کە تو خواردنێکی باش دەخۆیت هەز دەکەی جێژی هەز دەکەی ینی حەز لێ پاڵکەویت و ئیسراحەت بکەیت باشتر وایە پاش ناخواردن پاش خواردن نەنویت ریاضی قورس نەکەیت بۆ نمونە بتوانرێ ینی چەند سعاتێک
مەزالی بدەیتێ یعنی دوای نانخواردن دانە نیشین بڕووین باشترە لەوەی لە دانیشتن نووسن باش نییە چکەم خواردە دەمینێتەوە ناوگەدە تووشی گرفت دەکاتم بێگومان ئەگەر دوای نانخواردن هاتوو چێک بکەین بە شێوەیەک بی هەنێ بە شێوەیەک وەرزشێکی سوک بکرێت ڕۆیشتن باشترین وەرزشە پاش ناخواردن دکتۆر ئەدی ئەگەر گەدەمان تووشی نەخۆشی بوو خراپبوونی ڕەوشی گەدە کاریگەری لەسەر چ ئەندامێکی تری لەش دەکە بە گشتی یانێ لە ناو لەشدا بێگومان گرفتە لەش کۆندامەکانی لەش پێکەوە بەستراونێتەوە کاتێکێکیان نەخۆش دەکەوێت بێگومان پارچەکانی دیکەش و کۆندامەکانی دیکەش گرفتیان دەبێت دەکەوێتە ناوێ وەکو هەر بەشێکی تکەی لەشی مرۆڤ گەدەش بێبەش نییە لەمە ئەگەر گرفتێکە بێ لە گەدا کەسەکەش لەوانەیە تووشی هاوکردن بێ لە شوێنی دیکە لەوانەیە هەست بە ناڕاحەتی بکە لەوانەیە هەست بە لەش ساغی نەکاتن وەکو هەم کۆندامەکانی تکەی لەشی زیاتر چ ئەندامێکی لەش لەگەڵ گەدە تووشی ئاڵوزی دەبێت یعنی زیاترین یان ئەوانەی لە گەدەوە نزیکن کە گەدە مەسەنەن تووشی برین بوو خوا نەخواستە لەگەڵ برینداربوونی گەدە چ ئەندامێکی لەش یعنی مشکلی بوو دروست دەبی بەڵێ لەگە برینداربوونی گەدا لەوانەیە کەسەکە خواردنی پێ نەخورێ ئەم کەم خواردنیە ئەگەر بە ماوەیەکی دوور درێژ حسابی بکەیت بێگومان گرفت دەکاتە سەر کێشی کەسەکە و مەناعی کەسەکە کەمتر دەبێتەوە تووشی زیاتر معرض دەبێت لە بۆی تووشی نەخۆشیەکانی تر بێتن بێگومان گرفتی گەدا لەوانەیە تووشی خوێن بەربوون بێتن یا خوێنش کەمی دەبڕ بۆ ماوەیەکی دوور و درێژ کەسەکە تووشی کەم خوێنی بێتن گرفتی دیکەی بە دوادا بێتن لەوانەیە کەسەکە تووشی جیرانی گەدە بێتن ئەو کاتە شلەیەکی زۆر لە لەشیدا دەڕواتن و ناشتوانێت تعویز بکاتەوە لەگە خواردنەوە لەوانەیە تووشی گرفتی گورچیلەکانی بکە گورچیلەکانی لە کار بکەوێتن مامۆستامە زیاتر باسی دکتۆر زیاتر باسی خواردنە باشەکان بکەین بە تایبەتی لە ناو مانگی ڕەمەزاندا چ خواردنێک بخورێ زیاتر تەندروستی گەدە باشتر ببی بەڵێ وەکو باسم کرد لە سەرەتای بەرنامەکە خواردنەکان باشتر وایە سووک بن قورس نەبن سەور نەبن و بە ڕێژەیەکی کەم بخورێ ڕێژەیەکی مام ناوەندی بخورێ زیادە ڕۆی لێ نەکرێتن ئەمانە باشن لەو گەدا ئەی بەگشتی جگە لە دوای ناخواردن بەگشتی باسی وەرزش بکەین چ وەرزشێک یعنی لی دوورکەوینەوە بۆ ئەوەی کاریگەری خراپ لە سەرگەدەمان دروست نەکە هەندێک یعنی وەرزش بەڕاستیش قورسن هەموو کەسێک پێی ناکرێت زیاتر چ وەرزشێک کاریگەری خراپ لە سەرگەدە دروست دەکات بەڵێ هیچ وەرزشێک نییە کاریگەری خراپ لەسەر لەشی مرۆڤ یان گەدە دروست بکاتن تەنها ئەوەندەیە کەسەکان جیاوازن بۆ وەرزش کەسێک دەتوانێت چەند ماوەیەکی دوور دێش وەرزش بکە کەسێک ناتوانێت ئەم ماوەیە وەرزش بکە علاقەی بە پەیوەندی بە لیاقەی بەدەنی کەسەکەەوە هەیە و باشتر وایە 2 سعات بۆ 3 سعات نێوان هەبێت لە نێوان ناخواردن و وەرزشکردن زیاتر باسی شوشتنی مەعیدە دەکرێت لە ناو ئەوانەی کە نەخۆشی گەدایان هەیە لە چ کاتێک پێویستە گەدەمان بشوین یانیش سەردانی دکتور بکەین ئەگەر خوا نەخواستە تووشی نەخۆشیەک بووین و پێویستیمان بە شوشتنی گەدە و هیچ پێویستیەک نییە بۆ شوشتنی گەدا ئێستاکە تەنها ئەوەندە نەبێتن کەسێک ئەگەر بۆ نمونە چەند دەرمانێکی بۆ خواردێ بۆ با بڵێن بۆ هەوڵدان بۆ خۆکوشتن بۆ با بڵێن ئینتیحار لەو کاتە ئەگەر فترێکە کەم بێتن و دەرمانەکەش دیاریکرا بێتن لە ژێر چاودێری پزیشکی دەتوانرێت گەدا تەسەمومێکی یعنی گچکەش دەبێتە ئەگەر یعنی تووشیەوە بین دەبی مەعیدەمان بشوری نەخێر تەسەموم نابتە تەسەموم ناگەێنتە ئەو هەنگاوەی کە پێویست بکاتن کە گەدە بشورێتن دکتۆر ئێستا خەڵکێکی زۆر تەماشەمان دەکەیانێ ئەوە تقریبان زۆر باسی ئەو نەخۆشیانەمان کرد بەڵام دەمەوێت بە کورتی هەندێک ڕێنمایی زۆر گرنگ و سادەش بە بینەران بدەین بۆ ئەوەی گەدەمان تەندروست بێ لەش و یارێ بە هەموو شێوەیەک تەندروست بی بەڵێ ڕێنمایە گشتیەکان ئەوەن جگەرە چێشان قەدەغەیە خواردنەوە کۆلیەکان قەدەغەیە دوورکەوتنەوە لە خواردنە قورسەکان لە خواردنە چەورەکان کردنی وەرزشێکی مامناوەند بە بەردەوامی چەند ڕۆژێک لە هەفتەیەک ئەمانە هەموو
ئەمرێن مایە گشتیانن کە بۆ هەموو لەش و بۆ کەدەش سودمەندە. دکتور هەرمان سابر بسپوری نەشتەرگەریە گشتیت نەوە بەرنامە پاشیوێدا گەلمەدا بووی زۆر سپاس بۆ تەهیویدارین ژی هەم تەماشاوان هەم ژی گوهدارین کوردستان بسیاری پڵێکا بەرنامە پاشیف مفایەکی زۆر ژاخفنێتە ڕەسە ڕێمایەنتە ژ وەرگردبوون زۆر سپاس کە تو ئەورود گەلمەدا بووی زۆر سپاس دەست خۆش. بەڵێ تەماشاوان هێژە ئەم دێ بەرنامە پاشیف بەردەوامکین تەوەرە دووەم ژی ئێدیت گەل دکتوری ژی بداوی هاتیویدارین مفایەکی باش ژاخفنێن دکتوری وەرگربێت ئەم دێنهاژی بەرەف ڕۆژاوای کوردستانی بە چین ئێدی ڕۆژاوای کوردستانی ژبلی هەم گەرمایە و پرۆژیبینێ هەندێک پرزگرێکی دنجی هەنێت نەوە ڕۆژاوای کوردستانی بوو نمونەوەکی ئێدی هاتن و چوونە ئەلکتریکێ پرۆستیژی باشووری کوردستانی هەندە ژەڕژی gelek jaraje em bêjin ev pirzgirêke me heye lê nava Rojavayê Kurdistanê de serray van hemî pirzgirêka ew rojiyên xwe berdam girin û ji bilî vêyekê jî di nava şevê de taybetî jî piştî nivêja Eyşayê ji bo edakirina nivêj an ku sinnetên terawîh hemî konvet bin û beref Rojavayê Kurdistanê û kapçişêwekî xelek konvet bin ji bo kirina terawîh. مها رمضانê li cem ola misilmanan meheka taybet e û ji ber wilo jî kesên misilman di vê meha pîroz de çalakiyên xêrxwaziyê zêde dikin wek nimêj, xwendina Qur'anê û alîkariya bi feqîr û hecaran re û tevlî hin aloziyên jiyanê li Rojavayê Kurdistanê wek tunebûna kehrebê û germahiya keş û hewayê her hatina li mizgeftan di asta normal de ye. Terawîh sinne لێلوگۆر بەسەلا سنەژی وڵاتێ مەتێ پێرە متماکس پێرە خۆشی تێرم هەفتوو دبینن وەک لەگۆر سنەژی گەلەژێ ببینن ڕیادەکە ڕیادە گەلکی خۆشە وەم پێدە حەسن ئینسان پشتی گۆر خواردنێت خوێ ڕۆژیە گەلێکی خواردنێت خوێت کە بەسەر تێوێ ڕیادەیەت کێ لاشیوی سفک دەبێت تشتێکی سەحیژی تێدا هەیە و تشتێکی سنێژی و گەلکی خۆشە ئەم تەفدە هەفتوو دبینم کێ خۆش دەبن. ji ber rewşa şer û pevçûnan hejmareke mezin ji welatiyên hin bajarên Sûriyê wek Heleb, Reqa û Dêrazorê koçberî deverên Kurdî bûna û di meha Remezanê de gelek ji wan xwe li mizgeftan digirin bi hêviya ku kesên xêrxwaz hinek alîkariyan bi wan re bikin. دوم كر وأزدر كذا مديك عرفت البرفي دي لينجيرونش تبو مو أكيد غريبة من ذباك اللي محيرك وغريبي كانوا ما جمع بفطرن ونا والله أجبرهم أكيد قبلتي فديد كفقيرو وإلا ثاني جامية خويايا معروفة روجا دروجية بالإفطار عالم حاضر دبي جيبوا يقول ميجا خوي نوير وجماعة بكي وشبه يقول بفطر بفطر خيرك عظيمة. ji heyama çend salên borî ve meha Remezanê di demsala havînî de derbas dibe û îsal jî di heman dema pelayiya genim û cih de meha Remezanê hate pêşwazî kirin. Lê tevlîvan astangiyan meha Remezanê û girtina rojiyê dimîne cihê rêzgirtinê li cem xelkên deverê û ji bilî ku meha nimêj û xwendina Qur'anê û terawîha ye wek meheke civakî li cem ola misilmanan tên eskirin. Dilovan Çeto Kurdistan 24 Qamişlo. İnşallah Xwedê rojî û nivêj û terawîhên hemî bi Silmanên cîhanê taybetî jî her çar parçeyên Kurdistanê qebîl ket di dema borî de bername paşîv stafê xwe ve û ez jî ji van abid gelha dabûyîn û bername ji rate pêşkêş kirin. Zor spas bû mêhvanên me hem tewerê ayînî hem jî tewerê tendurustî. Êdî xelkekê zor nûke mijîlî xwarina paşîvê ne taybetî jî li başûrê Kurdistanê li Hewlêrê jî evruke dîf eva nav bername me de hatiye diyarkirin saet 3 û 19 deqewê bangê spêdê bide teqrîben êdî nîv saetek mema em jî biçîn bariyekê paşîvê bixwîn paşîva we sihet û xêr û bereket bit û Xwedê rojî û nivêjet we qebîl bikit û silavên stafê bername paşîv qebîl bikin û her şad bijîn.